بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. ومێدەکەین خوای گەورە تەعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبوڵ کردبین و ببێتەوە هۆی پاڵفتەبوونی دەروونمان. خۆشحاڵم لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداری بە یادید و خۆشەویست شاد بوونەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەشتان پێشکەشەکەین. سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز، تاعاتان قبوڵ بێت. بەرگە و بابەتی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان پێکاتوە لە چەند بەرگەیەکی جیاواز. تەوەری یەکەمیان لە ئێستادا بازاڕەکانی هەرێمی کوردستان بووە شوێنی ساختکردنەوەی جاران کاڵای ساخت بەسەرچوو بوو، بەڵام ئێستا کاڵای ساختەکراو، واتە لە هەرێمی کوردستان دەشتومەک و کاڵا دێتە ناو هەرێمەوە یاخود لە ناو هەرێمە هەندێک کارگەی تایبەت و لاکۆڵانی دانرێ بۆی کە ساختەکاری لەسەر هەندێک شتومەکی تر دروستەکرێت، دوجار بەسەر خەڵکی ڕەشوڕووتە ساقی دەکەنەوە. تەوەری یەکەمان لەسەر ئەمە دەبێت لەگەڵ ئەندامی کەنجوەنی پارێزگای سلێمانی قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. وەروە تەوەری دووەمان لەسەرەوەی کە بەتایبەتی لە سنووری زەرد لە هەرێمی کوردستان ڕێگری لە چالاکی ئاینیەکان دەکرێت، بەتایبەتی عیبادەتی بە کۆمەڵ وەلەو لاشەوە برە و بە هەندێ پرسیاری ناجۆر دەوروژێنرێ لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر هەندێشتی حەڵاڵ و حرام. قسە لەسەر ئەمە دەکەین لەگەڵ ئەندامی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان کە ئەوەش تەوەری دووەمان دەبێت. تەوەری سێمان هەندێک گەنجی بەتوانە و بەهرەدارمان هەیە کە دەنگیان خۆشە، بەتایبەتی لە هونەری ئیسلامی و بەتایبەتی تر لە قورئان وتنەوەدا. گەنجێکمان داوەت کردووە کە تەوەری سێمان دەبێت بە دەنگە ناوازەکەی بەرنامەی پەیامی ڕۆژمان بۆ دەڕازێنێتەوە جگە لە چەندین راپۆرت و زانیاری و ڤیدیۆکانی ئێوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستم، وەک هەموو ڕۆژ دەچینە لای ئەو مێژووە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویاندا و پێکەوە بینەریان دەبین. پێغەمبەرانی خوا بووە و یەکەمین ڕووگەی مسلمانانیش بووە پێش مزگەوتی حەرام. لە هەموو ئاینەکانی جوولەکە و مەسیحێت و ئیسلامدا گرنگی و بایەخێکی زۆری هەیە، بەڵام بەهۆی وەرگرتنی میراتی پێغەمبەران و ئاینانی تر و مانەوەی بۆ پێغەمبەری ئیسلام بەیتولمقدیس بە مڵکی مسلمانان دادەنرێت. بۆیە دوای پێشەوە عومەری کوڕی خەتابیش بۆ دووەم جار سەلاحەدینی ئەیوبی قودسی لەژێر چنگ و ستەمی خاچپەرستەکان ڕزگار کردەوە، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. هەژدەی پێنجی ساڵی 1291 بۆ دووەم جار ڕزگارکردنی شاری قودسی یەکەمین ڕۆگەی مسلمانان لەسەر دەستی پێشەوە سەلاحەدینی ئەیوبی. ئەمەش پاش ئەوە هات کە لە 13 ڕەمەزانی ساڵی 15 کۆچیدا لەسەر دەستی پێشەوە عومەری کوڕی خەتاب ئازاد کرابوو، بەڵام بەهۆی ناکۆکی مسلمانانەوە کەوتبووەوە دەستی خاچپەرستەکان. پاک و بێگەردی بۆ خوای گەورە بەهۆی ئاڵوگۆڕی ڕۆژەکانی مانگی عەرەبی مێژووی هەردوو ئازادکردنەکەی قودس لەسەر دەستی پێشەوە عومەر و سەلاحەدینی ئەیوبی کەوتۆتە یەک ڕۆژەوە لە ساڵی 2019دا. هەژدەی پێنجی ساڵی 1982 کۆچی دوایی حامیدی ئامەدی خۆشنووسی بەناوبانگی کورد. حامیدی ئامەدی لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیەکاندا یەکێک بوو لە کاریگەرترین خۆشنووسەکانی ئەو سەردەمە و زۆر جار لە پلەی یەکەمدا بووە و زۆربەی زۆری زەخرەفە و نووسین و هەڵکۆڵینی سەر مزگەوت و کۆشک و بازاڕەکانی ئەستەمبوڵ و دارولخەلافە بەرهەمی ئەم بوون. هەژدەی پێنجی ساڵی 1948 کۆچی دوایی شۆڕژگێڕ و شاعیر و خەباتکاری گەورەی کورد شێخ لەتیفی دانساز لە شاری سلێمانی. شێخ لەتیفی دانساز یەکێک بوو لە دۆستە نزیک و هاوکارەکانی شێخ مەحموودی مەلیکی کوردستان و بە شێعر و کاروباری کۆمەڵایەتی پشتیوانی مەلیکی کوردستان و حکومەتەکەی بووە. یەکەمین باخێک لە شاری سلێمانی پێشباخی گشتیش باخەکەی شێخ لەتیفی دانساز بوو کە ساڵی 1930 دروستی کردبوو. شێخ لەتیفی دانساز کەسایەتێکی دەستڕەنگین و بەهرەمەند بووە لە بوارەکانی دانسازی و چەخماخەسازی و پەیکەرتاشی و سکە لێدان و خۆشنووسی و سەعاتشێتی. لە درێژەی ئەو
کار و چالاکیانی کە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو ناوچە و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەرانسەری کوردستان مەڵبەندی پێنجی ڕانەی کۆمەڵی ئیسلامیش ئێوارەخوانێکی بەربانکردنەوە و ڕۆژ و شکاندنی بۆ کۆمەڵێ لە موسڵمانانیش دەوروبەری ڕانێ و ڕانەی خۆشەویست ساز کردووە. هاوکارمان ڕێناز ئەرسەلان ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح دواء ئێمە وەکو ئەنجومەنی ڕانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری مەڵبەندی ڕانیە هەستاین بە ئەنجامدانی ئێوارەخوانێک بۆ زیاتر لە 150 کادیر و ئەندامی دڵسۆزی سنووری ئەنجومەنی ڕانیە کە پێک هاتبوون لە ئەندامی ڕێخستنەکان و ئۆرگانەکان و چەند کەسایەتی و مامۆستایانی ئاینی و چەند گەنجی دڵسۆز و بانگەشمان کردبوون لەو ئێوارەخوانەدا بەیەکەوە ئەلحەمدوللە نانێکمان خوارد بە ئامانجی ئەوەی کە زیاتر یەکتر بەدیداری یەکتر شاد بین، یەکتر ببینین، ئەحواڵی یەکتر بپرسین و لە هەواڵی یەکتر بزانین و هەروەها ببێتە هۆی ئەوەی کەوە زیاتر برایەتی بەهێز بێت. ليتك دوما قريب كم أهواك يا شهر الصيام أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام ربي ئەمڕۆ ئەنجومەنی ڕانی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی ئێوارەخوانێکی بۆ نوێژ خوێنان و ڕۆژەوانان ئامادە کرد. ڕێز و دەستخۆشیمان هەیە دیارە ئامانج لەم ئیفتار سائیمە بەهێزکردنی گیانی برایەتی نێوان موسڵمان و وەرگرتنی جەوێکی ئیمانیە لە نێوان ڕۆژەواناندا کە وەک معلومی هەمولایەکە ڕۆژ و فەرزێکە لەلایەن خوای گەورەوە بۆ موسڵمانان وە پاکبوونەوەی ڕوحیەتی ئینسانە لە گوناهوە بێگومان بەم جۆرە ئیفتار و کۆبوونەوانەشدا برایەتی نوێ دەبێتەوە لەناو موسڵمانان وە جۆرێک لە جێژنێکی تەبایی برایەتی نێوان موسڵمانان. رمضان ليتك دوما قريب رمضان يا حبيب. بەڵە بینەرانی عزیز دیارە وەک ئاماژەمان پێکردەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆمان تایبەتە لەسەر ئەو کاڵاوشتومەکە ساختانەی کە دەهێنرێن لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە و ساغ دەکرێنەوە نەکەوانی کە بەسەر چوون ئیکسپایر بوونەتەوە بەڵکوانی کە لە شەریکەیەکە بەڵام ساختە لەو شەریکەیە دروست دەکرێت زۆر جاریان لە دەرەوەی سنوورەکانی هەرێمە یاخود هەر لە ناو هەرێمی کوردستان لە شوێنێک شەریکەیەکی ساختیان داناوە لە لاکۆڵانێکە و جارێکترم بەهێمە دێنەوە ناو بازار بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە دیارە هەفتەی پێشوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیان ساز کرد لەوەی کە چەند شتومەکێک دەستیان بەسەردا گیراوە بۆی کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن. ئێمەش ئەمڕۆ بەرنامەیەکمان لەسەر ساز کردووە بۆ ئەو تەوەرە
میدیای شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان داوەت کرد بۆی کە قسە و گفتوگوی زیاتر لەسەر بکەین. میدیا خان بەخێر بێ سەرچاوە. زۆر بەخێر بێ. ئەگەر لێەوە دەست پێ بکەین میدیا خان ئەم کاڵا و شتومەکانە چی بچین خواردن یاخود پێداویستی ترن؟ سەرەتا بە ناوی غەفوور الرەحیم خوای گەورە تاعاتی هەموو لایەکمان قبوڵکە ئینشاءالله. طبعا ئەم خواردنانە طبعا هەر لە خواردنانیە ئەم تەقلیدانی کە ئەکرێ بۆ خواردنەکان لە زۆربەی مەوادی پاکەرەوەیە، لە خواردنایە، لە موادی تەجمیلایە، لە موادی کەمالیاتایە، لە هەموو ئەو مەوادانەی کە ڕۆژانە من و تۆ و مناڵەکانمان بەکاری ئەهێنین هەموو ئەمانە بۆتە ئەوەی کە نەکبەتێکی تر بێ بەسەر ئەم میلەتا بێ. طبعا ئەوەی کە بایەخی پێ نەدرێ لە وڵاتە مرۆڤ بوونە ئەوەیە کە بێبایەخێکی زۆر ڕووی کردوتە ئەم وڵاتە، چونکە ئەگەر بایەخێکی ئەو تۆ بە میلەت بدرێ و بە مرۆڤ بدرێ ئەو خواردن و کاڵە تەقلیدانە تەوزیع ناکرێ و ناخرێتە ناو بازاڕەکانەوە بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان بەندە بە وڵاتانی دراوسێەوە 6 مەرزی نێودەوڵەتی هەیە لە سەر سنوورە بەهۆی ئەم مەرزانەوە سلێمانی و هەموو کوردستان بۆتە مەزرای تاقیکردنەوەی هەموو وڵاتانی دراوسەی بە تایبەتی لە خواردنە لە کاڵاکانی پاکردنەوە ئەمانە هەمووی بۆتە ئەوەی کە سەرەتانێکی زۆر لە شارەکەمانە لە وڵاتەکەمانە و لە ئەقلیمەکەمانە دروست بێ. بەڵێ ئەم کاڵانەی بە ڕادەیەکی بەرچاو هەیە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە. خۆی مانگی ڕەمەزان مانگی بەخۆداچوونەوەیە، مانگێکە خەڵک خێر و خێراتەکە بۆی خوای گەورە لە خۆی ڕازیکە. بەڵام سبحان الله چەند کۆمپانیایەکی چاوچنۆک چەند کەسێکی چاوچنۆک هاتوون چەند کاڵایەکی تەقلیدیان دواتە تەزویریان خسۆتە ناو بازاڕەوە بۆ ئەوی مناڵەکانی ئێمە و تۆ ئەو لێی بخوا و هەمومان تووشی نەخۆشی بکات. بەڵێ ئێمە ئەو ڕۆژە وەکو ئەندامانی ئەنجومەن چەند ئەندام ئەنجومەنێک بە دوواداچوونمان کرد بۆ چەند کاڵایەک کە ئاگادار کرێنەوە بەڵێ کاڵا هەیە لە ناو بازاڕەکانی شاری سلێمانیە بە تایبەتی. من بە حکمەوەی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر سلێمانی قساکەم بەڵێ هەیە لە مارکێتەکانە هەر لە پەنیرەوە هەر لە پسکیتەوە هەر لە نەقوڵەوە هەر لە خورماوە هەر لە ماستەوە هەموو ئەو خواردانی کە من و تۆ بەکارێنی زۆربەیان من ئەڵێم لە 160 لەوانەیە بڵێم تەقلید بێ و شەریکە تایبەتەکەی خۆی نییە دروست کراوەتەوە. زۆر باشە چۆن هاوڵاتیەکی ئێمە جیای بکاتەوە کە ئەمە تەقلیدەکەی یاخود ئەسڵەکەیە؟ بەڵێ طبعا هەموو پاکەتی هەموو قوتوویەکە تۆ ئەو شتەی ئەیکڕی بۆ نمونە تۆ پەنیرەکە کڕی لەسەر پەنیرەکە ئێکسپایرەکەی لێ نووسراوە. ئەم ئێکسپایرە بە پێی یاسا و بە پێی ڕێنمایی تەندروستی ئەبێت بە لێزەر لێ بدرێ واتە قابلێتی لێبوونەوەی نییە. بەڵام ئەمانەی کە هاتوونەتە ناو تەقلیدن یەک تۆز دەست تەرکە و یەک دەستی پیا بێنە تۆزێ بەقوت لێی ئەبێتەوە کەواتە ئەمە تەقلیدە ئەمە لە شوێنی تر دروست دەکە لە شەریکە تایبەتەکەی خۆیەوە دروست ناکرێ لەبەرەوە هەیشە لەزگەیە هەن تەماشاکەی ئەو کاڵایە مەسە بۆ نمونە پسکیت منەوە ڕۆژە خۆم چوومە مارکێتێکەوە پاکەتێ پسکیتم بینی هینی کرد تەماشام کرد هەر ئاوام لێکرد وەکو لەزگە و نایلۆنێکی ئاوی لێم کردەوە بە کابراکەم وتم کاکە ئەمە لێبوو ئەمە ئاوایە وتی جاوەچی حەزەکەی دەی واو بۆ لێکەم تەوان نەیزانی من ئەندام ئەنجومەنم. طبعا ئەمە من یەکسەر ئاگاداری جەماعەتی بە دوواداچوونم کرد لە جەماعەتی قایمقامن کە ئەمە شتێکی ئاوا هەیە لە ناو مارکێتەکانە بەڕاستی ئەمە هەیە هەروەها تۆ بێتە سەر ماست ئێستا ماست خۆ جاروای لە دەرەوەمان نایە لە ناو وڵاتەکەی خۆمانە تەماشاکەم شیرە ئێکسپایرانە ئەوەی کە بە کیسە گەورەکانیان لە ناو قوتووە ئێهێنێ ئەمانە کۆکاتەوە ئەی کوڵێنێ لەگەڵ تۆزی ڕۆنی ڤیتا بێت تێکسان بێت تێکەڵێکا سەرتۆژێکی زەرد و جوانت ئەیاتی و ئێمەش بە خۆماڵی کڕین بەڵێ بە خۆماڵی ئیکڕین ئەمەش یەکێکە لەوانە بەڕاستی خۆمە لە نەوڵاتی دەرەوەمان نایە ئەمە لە ناو خۆی خۆمانەیە چەندەها مەعمەلوان ئێمە بە دوواداچوونمان کردووە داخراوە ئێستا بە هەر بۆ نمونە ئەو ڕۆژە هاوکارێکم لە کەلار بە دوواداچوونی کردو بۆ مەعمەلێ لە ماڵێکا و ماڵێکی گەورە و گران بڵێ 2000 سەتڵ ماستی کیلۆیی لێ یعنی ئەم 2000 ماستە لەکوێ هەبوو ئەمە مانگا لەکوێ هەبوو ئەمە بەڕاستی خۆی مە ڕاستە وڵاتێکی کشت و کاڵین بەڵامێن بۆ دەرەجەی شیرمانیە و هەموو ڕۆژانە دەرکەین ئەمە ڕۆنەکەی ڕێکدانا هەر ڕۆنەکەش یەکسپارێ خۆ نەبێ ڕۆنەکە لە کە شیرەکە ئەقوڵێ لەگەڵیا تۆزی ڕۆنی تێکە ئەو زەردیە بەسەرێەوە ئەمە جاریوە ڕۆنەکە سپێ هەر عینەشت بووە دەرەچێت خۆمە لە وڵاتی خۆمانەیە لەبەرەوە ئەمانە هەمووی نەکبەتێکە بەسەر ئەم وڵاتە هاتووە ئەم وڵاتە ژوای لێ هاتووە ئەڵێن بازاڕی ئازاد بەڵام من ئەمە بە بازاڕی ئازاد نازانم ئەمە بە بازاری بەرەڵایی ئەزانم بازاری ڕەشە بۆ بەڵێ ئەمە بازارێکە بەرەڵایەکی زیا لە حەدی تایە
بەڵام کەس ناتوانێت کۆنتڕۆڵ هۆکاری سەرەکی ئەم بەرەڵایەی بازارەوە و جەناب دامەژی پێکێ وەکی ئەتوانێت بەربەم بەرەڵایە بگرێت. طبعا تۆ بڵێ تونەڵت هەموو کۆمەڵێک کەس هەموو نیشتیمانی هەموو خاک و ئاوێک لەژێر دەسی دەوڵەتێکە. ئێمە ئەقلیمەکمانە ئەقلیمی هەرێمی کوردستانە، ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارە لەمە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری بەقوت بێ، کوالیتی کۆنتترۆلی مەزبوط بێ، حتممە ئەم شتانە ڕوونایە. خۆی من لە ناو هین ئەو شتانەی کە من ئێستا ئەڵم ئینەگە لێبێت و لەکوێت لە مەرزەکانەوەیە بمدیوە ئەسڵەن بە سەیترەکانە ئەڕوە. سەتا چەندی ئەو کاڵایانە هی ناوخۆن دروستەکردن و سەتا چەندی لە دەروی سنوورەکان. طبعاً ئێمە کاڵای ناوخۆیمان زۆر کەمە. من ئەم ماستەم بە نمونە باس کرد، ئەمە کەمە ئینەوە، بەڵام زۆربەی لە دەرەوەیەت هەموو ئۆشتانەی کە لە دەروێت. کاتە میدیاخانە گەر سەرنج بدەین ئەوەی کە لە دەرەوە دێت لیژنەیەکی قایمقامیشمان هەیە. چی بکەین کە لیژنەی قایمقام لەناو بازار فریای دوکانێک بکەوێ، دوان بکەوێ، سییان بکەوێ، هاوڵاتی تەلەفۆنی بۆ بکات، دوان بووی بکەواتە لەسەر چاوەکەەوە دەبێت لە سنوورەکەیە کوالیتی کۆنتترۆڵێکی باشمانەوەی یاخود لەناو بازارە دەبێت مراقبەیەکی باشمانەبێت. طبعاً خۆی ئەگەر تۆ بڵێ هەنگاوی یەکەم لەکوێوە دەست پێکات، طبعاً لەسەر مەرزەکەەوە دەست پێکە، لەسەر مەرزەکەەوە کە بەم تڕێلەیان بەم دووتەنیا بەم سیارەیە کە داغڵیا بەم بەڕادە داغڵە بێ ئەبێ لەویا کە نقطەی پشکنینەکە یەکەم هەنگاو دەست پێکە ئەبێ لەوە ئیجراعاتی یاسایی بکرێ، ئەبێت داوای مۆڵەتی ئەو کۆمپانیای لێکرێکە ئەمەیەتە دەرەوە، ئەبێ نمونە عینەی نمونەی لێوەرگێ بیخە خۆ لە هەموو بەحساب لە هەموو ئەوانەی کە مەرزەکانە مختبەر هەیە. ئێستا بۆ نمونە لە مەرزی باشماخا هەیە، بەڵێ ئێمەکو ئەندامانی جمهوری لیژنەی تەندروستی ئەمە بە دوواداچوونمان کرد، بەڵام لە ئاستی پێویستانە ڕاستە بیناکی گەورەی داناوە هەندێک مۆزەفی داناوە و بێ ئیش و بێکار و هەموو شتەکان بە بەرچایانەوە تێپەڕێ، هەمووشی بۆ مزایە جاری وێ شتەکە ئەگرێت، بەڵام لەو لاوە تەماشاکەی بەعزە عەرقەلەیەکی تر دروستە بێ و هینە بێ و هێنێ و ئەیبا بەڵام هەر بۆی دەرەکە. زۆر باشە کەواتە ئێوە لە هەفتەی پێشووکە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیتان ساز کرد و هەندێک مەواد و کەلوپەلتان لە کۆنگرەکەی عرض کردووە کاتەمە بەرهەمی بە دووەداچوونەکەتان بوو. ئێوە بە دووەداچوون و نەتیجە بە دووەداچوونتان بۆ کێ بەرزەکەنەوە؟ کەس غەرامە کرا، کۆمپانیا داخرا، شتومەک دەستی بەسەرا گیرا، هیچ تۆجارێک غەرامە کراوە؟ طبعاً ئێمە خۆتان نەزانن ئێمە چاودێرین، ئێمە ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنێکی چاودێریە بە دوواداچوونەکە بۆ هەموو ئەوشتانێکی. ئێمە ئەرە ئەو ڕۆژە لەگەڵ کاکسوەرانە کە بەڕێوبەری چاودێری بازرگانی سلێمانیە لەگەڵ ئەوە ئێمە کۆنگرەکەمان کرد، چونکە وعدمان لێ وەرگرت ئەبێ ئەم بێسەروبەرەیە لە سلێمانیا نمێنێ، ئەبێ نمێنێ، چونکە هەر ئەوە نییە میدیایی خوا یان جەلالی خوایان کاکە ڕاز، ئەمە نییە، ئەمە هەمومان مناڵەکانمان بەشدارە. لەوانەیە لە من و توا دیاری نەیە، بەڵام ئەی مناڵەکانمان ئەی بابە مناڵەکانمان جیلی دوای ئێمە کەین بووین ئەیکی ئەوانی ئەم میلەت و خاک و ئاوەدانە بەبێکێ لەبەرەوە ئەمە تەنها سلێمانی نیە، چونکە گەر سەرنج بدەین لە دوو سێمانگی ڕابردوودا شیری بیبیلاک کە ژمارە دووەکەیەتی لە بازار ئێستا نەماوە بە دەگمەنە نەماوە لەبەرەوەی کە هاوشێوەکەی ساختە کراوە لە هەرێمی کوردستانە بۆیە کۆمپانیاسڵەکە دەیکشێنێتەوە. ئەمە یان تەنها لە سلێمانی نییە بڵێ لە سلێمانی ڕەنگەکە بە کاکسۆران بکریا بە ئەنجومەن دیارە ئەمە هەولێریش و هۆکیشی گرتووەتە. من لە پێشەوە عەرزم کردی وتم من وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی قساکەم، ئەوەی هەولێر ئەتوانێ وەکو ئەنجومەنی هەولێر قسە بکە، من ئەوەی کە پەیوەندیمەوە بە دوواداچوونی بۆکەم و ڕقابیم بەسەریەوە سلێمانیە. هەر بۆ نمونە لە 2000 ساڵی پار 2010 بوو 600 تەنگ خورما لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخانەوە ئاودی و کرا ئەمدیو. ئێمە بە دوواداچوونمان بۆ کرد ئێخباریمان بۆ هاوچوون ژنێکی کاتیمان پێگەێنا و ڕۆشتین کە چووی نەویانە تەوان مدیرەکە وتی هیچتیوان نییە، من هەشتی وام نەکرد. دوای ئێمە وسوڵ و ئەو وسوڵات وشتمان دۆزێوەمانە بەڵێ هەبووە، دوای بڵێم پیاوە بەتەنەکە چی بوو؟ بەڵێ بەسەرچوو بوو، بەسەرچوو بوو، یعنی ئەکسپاری هەر ڕۆشت بوو، نی ئەوەی کەشی لەو دی و بەسەرچویان تێکرد بوو، هێنیشیان تێک لیا بوو، لەزگەشیان لیا بوو کە ئەمە عەلاسات هی تازێ، بەڵام خورماکە خۆی بەسەر وشکەکە بووە کردوێت ناو پاکەتەوە جوان ڕیزی کردووە، شیلەیەکی بەسەرا کردووە و ئەم مۆزوعی خورمایە هەر میدیاکانی ئێران خۆیان ڕاپۆرتیشان بڵاو کردەوە لەوەی کە بڵێ دواوی کە خورماکان وشک بووەتەوە بە کەڵک نادێک ڕیزی دەکەن لە ئەیکا بە شیلەیەکی گەرمی پیاکە شیلەیەکی شەکراوی بەسەراکە ئەوە تەبعاً ئەو کابرای ئەوەی بەڵێ بەڕێوبەری مەرزی پەروێزخان
وتی بەڵێ وەڵاوە لێتان ناشارمەوە هەبووە بەڵام لێرە سرف نەکرا وتمانەی کوێ وتی وەڵا نردومانە بۆ نەجەف و کەربەلا وتمان باشە نەجەف و کەربەلا خۆ ئینسانی تیاژی فەرقی ئینسانێکی کورد و عەرەب نییە ئەمە هەر بەشەرە لای خوای گەورە تۆ چۆن ئەم شتە ئەوە بوو ئێمە دوای بە دوایدا چوونوان ڕاپۆرت بەرزکردنەوەمان بۆ وەزارەتی دارایی بەڕاستی 6 مانگ بەڕێوبەرەکەمان دوورخستەوە لە کارەکەی. میدیا خانم مەترسیەکانی ئەم ساختەکردنە چین و بە بەراورد بە ئیکسپایرەکە بۆ جەلالەوە چە زۆرجار تۆ ماستێک ئەوەندە هۆشیاریمان هەیە کە گە بەسەر چوو بێ نەیخۆین یا زۆرجار کاڵایەک یا خۆراکێک ئەگە مانگێکیشی بەسەرا چوو بێت تا عیلمەڵێ تا 6 مانگیش لەوە چێ زۆر مەترسی و کاریگەری خراپ بەسەر جەستە جێنێڵێ بەڵام لەوە چێگە کاڵایەکی ساختە بدەی بە منداڵەکە تووشی جۆرەها نەخۆشیە کاگە شیرێک بێ مەترسیەکانی چین و بە بەراورد بە ئیکسپایرەکە کامیان زیاتر بۆ کۆمەڵگە خراپترە. طبعا مەترسیەکانی مەترسی زۆرە مەترسی ژیان و نەمانە بەڕاستی مەترسی ئەوەیە کە تۆ هەر بۆ نمونە سەیریکە لەم 2-3 ساڵی ئەخیرە سەرەتان زۆر بووە تەماشاکەی ئەوەی بە عەقڵی بەشەرانەیە مناڵکە لە دایکە بێت سەرەتانێتی لەوانەیە ئەم دایکە شتێکی ئەکسپایری خواردبێ و چۆنەڵێ ها کەڵەکە بۆ لە لەشیا و لە خۆیان دیاری نیا بەڵام یایەتی بە مناڵەکە بە کۆرپەکەی بە سەرەتان ئەم بیرکۆڵیەکە بڵاو بەتەوە ئەم ئۆتیزمەی کە تۆ ئەیبینی هەموو ئەوانەی کە هەموو نەخۆشیەکە زۆر بوو لە ناو هەر شوێنێکە ئەبێ سەبەبەکەی دۆزیتەوە من خۆم وای بۆ ئەگەڕمە سەبەبەکەی هەموو ئەم کاڵانەیە کە بەرەڵایەکی زۆر لە هێنانە ژوورە و ژوورەوەی خواردن و خواردنەوە هەیە بەڕاستی تۆ ساردی بۆ ناڵی ئەم ساردەی کە لەو دیواسەکەن ئەم ساردیە کە لەو دیوەمانیەتەم دییا لە لای خۆمان دروستەکە هەمووی چێ هەمووی شەکری سوتاوە تۆزە سۆدە وەتیەکە ئێستا چی بکەین میدیاخەن کە کڕیارێک سوپەرمارکێتێک هوشیارێ ئایا ئەم کاڵایە خودی ساختەکەیە جواز لە ئیکسپایرەکە چکە ڕەنگە ئێستا باوباوی ئیکسپایریش نەماوە چکە تاریخێکە و پێی دەدۆزیتەوە بەڵام چۆن بزانینم کاڵایە شەریکەی ئەسڵی خۆیەتی یاخود ساختەکراوە هاوڵاتیەک چۆن ئەمە پیا بکە بە تایبەتی خۆمان دەزانین زۆربەی هاوڵاتیانی ئەمە خۆ هەمووی خوێندەواری نیە ڕەنگانێکی خوێنەواری نەبێت وانە چۆن ئەم طبعاً ئەوە ئەبێ هەنگاوی بۆ بنرێت ئەبێ لە یەکەم لە ڕاگەیاندنەکانەوە بەڕاستی بەرنامەی تایبەتی بۆ بکرێت ئەو خەڵکە وشیار کرێتەوە ئەوەی کە بڵێن نەخوێنەواریش بێ وا وشیار کرێتەوە کە خوێنەوارێکی زۆر باشە و هەروەها ئەو خەڵکی کە ئەچێتە مارکێتەکانەوە یان ئەچێتە هەر شوێنێکەوە کە خواردن بکڕێ زۆر ئەبێ وریابێ ئەبێ لە شوێنێکی مەوسۆق بێ مەسە ئەو شتە ئەو مەسە بۆ نمونە پانیرێکە کڕێ بابزانی ئەکسپایرەکەی چییە لەزگەیە لێزەرە یان بۆیەیە تاوان لێزەرەکە ئەبێ لێزەر بێ نابی هیچیان نەبۆیە بێ نە لەزگە بێ چونکە ئەمانە قابلەتی گۆڕانیان هەیە کابرا ئەکسپایر بۆ لێ ڕێک لەزگەکەی لێکات و لەزگەیەکی 2 ساڵی تری لێ ئاتەوە لەبەرەوە بێ ئاگادار بێ هەروە بۆ بەعزە خواردنێکی تریش مەسەلەن تۆ ماستێگەکڕێ سا مەسەل بۆ نمونە حتا لەم ماوەی پێشوە مەعمەلێکی تر لە منطقە سناعی ئێرە داخرا بەڕاستی ئەوی شەرماستی دروستەکرد یعنی ئەبێت تۆ سیرەکەی دوکانێک ماستی خۆماڵی ئەگەر هەی بێ هەموو کەسێگەر چەند سەر ئاژەڵێکیشی هەبێ هەر 200 سەتڵی هەیە ئەو پەڕی 4 سەتڵی هەیە معقول نییە تۆ کابرا بە دووتەنێکەوە وەستێ بە جارێ 50 سەتڵ ماز بۆ پیاوێک داگرێ بە دوکانێکدا تۆ بێمە جێی گومانت بێ لەمە خۆ من ئەمە ناڵێم لە ساسە ئەمامی ڕاستە بەڵام تۆ ئەبێ لە سا هەفتە ئاگاداری ئەم شتانەبی لەوانەشە کابرا کۆی کاتەوە مەعمەلی شیری هەبێ بە زۆر بە مەزبوطی بکە تاکێک لە سوپەرمارکێتێکدا هەستی کرد شتێکی ساختەی پێفرۆشراوە یان بۆونە لەزگەیەک بە بری مێژووی ئیکسپایر بوونەکە ئەو کاتە چی بکە کێ لایەنە پەیوەندیدارەکان کە ئاگاداریان بکاتەوە یەکسەر تەلەفۆنکە بۆ لیژنەی قایم قامێتەکان واجبە هەموو مارکێتێک کە ڕقەمی لیژنەی قایم قامێت هەڵواسی وەکو چۆنی یاگرکوژێنەوە بەڵێ ئەبێ بە هەڵی واسێت چونکە خەڵک نازانێت جاریوان نازانێت ڕقەمی قایم قامێت و لیژنەی قایم قام بە دوواداچوون کێوکێنێ لەبەرەوە ئەبێ هەڵواسرێ ئەوە هەر بکرێ بە ڕێنماییەک لە تەندروستیە بەڕاستی یەکسەر تەلەفۆنکە بۆچی تەلەفۆن نەکە جاری وهەیە زەلام هەبوو من تەلەفۆنی بۆ من کردو تویت میدیاخەنە فلان مارکێتە بەڵام تخوا قەیناکە هیچی بۆ مەکەن با خەڵکەکە نان بڕاو نەبێ نان بڕاو بۆچی با نان بڕاو بێ باشترە وەک لەوەی کە مناڵەکەی من و تۆ جیلەکانی دوای من و تۆ تووشی سەرەتان بێ و ئەم میلەتی کوردە بەرەو نەهرامەکەی چیە ئەگەر سوپەرمارکێتێک یاخۆت کڕیاین بازرگانێکم شتانە هاوردە بکە خۆی کێشەکەی ئەمە غەرامەکەمان زۆر لاوازە ئەو یاسایی کە دانراوە لاوازە خۆی غەرامەکەی یا پێی داخە یا غەرامێکی مادی بەسیتێکە خۆی بەڵێ ئەوە نییە بەڵام ئەبێ غەرامەکە غەرامەیەکی منەڵێم سجن بێت بۆ کچکە بۆ
چکە مناڵێک بەهۆی ئەوە توخوە گوناح نییە مناڵێک لە تەمەنی 6 ساڵ 7 ساڵیە بڵێ تووشی سەرەتان بووە تووشی نەخۆشی ئەو فلانش جیاوازی ئەگەر ئەو کەناڵانەی کە بوونە تیرۆریستێ لەوەچە هیچیشی نەکرد بێ بەس تۆمەتێکی بەسەر ساخراوی هێنە سەر شاشەوە کۆڵێ ئابڕووی چەند ساڵەیە بن چه فەرقێکی لەگەڵ کەسێکا کە بێتە هۆی توشبوونی سەدەها مناڵ بە نەخۆشی من ئەڵێم ئەگەر تیرۆریستی بچێتە شوێنێکەوە لەوانەیە چەند کەسێک کوژێ بەڕاستی بەڵام منەمە دیفاعنێ لە تیرۆریست بەڵام ئەمانەی کە ئەم ئیشاناکەن ئەم بازاری ڕەش و بازاری دوول لە ڕێو بەڕەڵاییە ئەکەن ئەمانە کۆمەڵکوژیەکەن کۆمەڵکوژی جیاوازە بەڵێ کۆمەڵکوژی جیاوازە لەگەڵ تاک کوژیە چونکە کە تۆ وتە کۆمەڵکوژی ئەم هەر ئەوە ناکوژیەکە ئەم ساڵ ژیانی هەیە ئەوەی دواتر و 100 ساڵ دوای ئەوە ئەکوژێ چکە تۆ بۆ زاهیەک بەکارێنی تەماشاکەی ئەمەی کوالیتیەکەشی بەرزە بە حاڵ سەری پەنجەد ئەگەر چقۆیە بڕی بێتی ئەگەر زاهیەکە بەو دەسە بڕاوە بەکار بێنی لەوەی 3 دقاگاتە جگەرت ئەو ژەهرەی ئەنجاوەرە ئەگەر تەقلید بێ ئەگەر ئەکسپایر ببێ ئەبێت چیت لێ بکە دوای چەند ساڵ لێت دیارە لەبەرەوە ئەبێ وشیاری زۆر بڵاوکرێت وشیاری نەبێت ئەو خەڵکە زۆر گوناح و بە هەدەرەوە لەسەروی لیژنەی چاودێری بازرگانیەوە دیارە وەزارەتی بازرگانی بەرپرسە لەمە ڕاستە ئێوە ڕێنمایی و هیچ یاداشتێکتان بەرز کردوێتەوە بۆ ئەمانە بەڵێ بەرزمان کردوێتەوە و هەروەها ئێمە لەم هەفتەیە لەگەڵ چاودێری بازرگانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و چەند ڕێکخراوێکی ناحکومی کە پەیوەندیان بەم مۆزوع هەیە وعدمان ناوکە لە هەفتەی ئەم هەفتەیە کە هاتەوە لە ڕۆژی یەکشەمە دواوە ئێمە دانیشین و بەڕاستی ئەبێ ئەمەی لەسەر ئەم قسەی لەسەرکردن چووکە ئەبێ یاسای بەکاربەرەوە بەرهەمهێنان بکرێتە گەڕ ئەمە ناکرێ ئاوا بێت زۆر سواز بەوە میدیای شێخ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ دەرفەتێکیان بەخشی بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە چەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتانەگەینەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 شەربەتی سەنایس دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەڵێ ئازیزان و خۆشەویستان بڕگەی ڤیددیۆکانی ئەوە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنامەی پەیامی ڕۆژە کە لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 کە تەلێگرام و ڤایبەری لەسەر هەروەها جیمەیلی پەیامی ڕۆژ @gmail.com ئێوەی بەڕێز و عزیز و خۆشەویستیش دەتوانن ئەو وێنە و دیمەن و ڤیددیۆ سرنج ڕاکێشانەی ڕۆژان لە ژیانی ڕۆژانتاندا دەیبینن لە ڕێی هەمان ژمارەوە بینێرن بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ تا لەسەر شاشەی بەرنامەکە بینەری ببنەوە ڤیددیۆی ئەمڕۆمان گەنجێکە بە ناوی پەیوەند عیزەدین کە نیشتەجێی وڵاتی ئەڵمانیایە و بە فلای کامەکەی و پاسکیلەکەیەوە لە فۆرتێنبێرگی ئەڵمانیا دیمەنێکی جوانی سەرنجڕاکێشی سروشتی بۆ تۆمار کردوین بۆی نردوین لێرەوە سوپاسیەکەین و پێکەوە بینەری ئەو دیمەنە دەبین کە پەیوەند عیزەدین هەورامی بۆی نردوین من خلق الكون وسواه والشمس بنور تغشاه من أرسى الجبل وقواه من حل العسل وصفاه من خلق الكون وسواه والشمس بنور تغشاه من أرسى الجبل وقواه من حل العسل وصفاه من أجرى عذب الأنهار من أنزل سيل الأمطار ويسير فلكا ببحار ويقلب ليلا ونهار ويقلب ليلا ونهار الله من صخر من فجر ماء بقدر قد رفع سماء ونجوما تشتعل بهاء وبقمر من نشر ضياء من صخر من فجر ماء بقدر قد رفع سماء ونجوما تشتعل بهاء وبقمر من
نشر ضياء الله من رزق الطير وألهمها من دل النحل وعلمها من أنبت زهرا يجمعها والنملة تسعى يسمعها. شەوانە لە دوای تەراویح لە زۆرێک لە مزگەوتەکان وتار یاخود بە کۆمەڵ عیبادەت دەکرێت. دوێنێ شەوی ڕابردوو لە شاری هەولێر لە مزگەوتی حاجی مراد کە شەوانە و بە درێژایی مانگەی پیرۆزی ڕەمەزانە لە دوای نوێژی تەراویح چالاکی ئاینیان هەبووە یاخود وتار یاخود نوێژی بە کۆمەڵیان هەبووە گرنگەوەی کە عیبادەتی بە کۆمەڵ بووە. بەڵام دوێنێ لە دوایەوەی کە بەڕێز دکتۆر عەبدولواحید لە شاری سلێمانیەوە میوانداری کراوە بۆ مزگەوتەوە لەلایەن خەڵکی مزگەوتەکە و دەوروبەریەوە چەند ڕیکلامیشی بۆ کراوە لە ناو خۆیانە کە فڵانەکە زەمشەو میوانە دیارە لە شاری هەولێر لەلایەن ئەوقاف و لایەنە پەیوەندیدارەکانەوە ئاگادار کراونەتەوە کە بۆیان نییە لە دوای نوێژی تەراویح هیچ جۆرە چالاکیەک بکەن کە ئەمان ڕێگریە لە عیبادەتی بە کۆمەڵ لە مزگەوتەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزان. لەلایەکی دیکەوە دیارە بە تایبەتی لە بەشێک لە میدیاکانی نزیک یا سێوەری دەسەڵات و بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک پرسیاری ناجۆر دەوروژێنرێت، هەندێک خەڵکی تایبەت دێنرێنە سەر شاشە و بە ئامانجی تێکدانی فکری ئیسلامی لەلایەن هەندێک خەڵکەوە هەندێک پرسیاری ناجۆر دەوروژێنرێت کە دوورە لە ئاداب و نەریتی هەم کۆمەڵایەتی هەم ئاینیەکەمانەوە. ئێمە بۆی کە قسەی زیاتر بکەین لەسەرم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستا عوسمانکانی کوردەیی ئەندامی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیمان کردووە لە شاری هەولێرەوە بۆی کە قسەی زیاتر لەسەرم تەوەرە بکەین. مامۆستا عوسمان سڵاو بۆ دەرفەتەی کە بەێمەت بەخشیوە گەر گوێت لێمانە لێەوە دەست پێکەین. هۆکار چییە لە ئێستادا کە بەشێک بە تایبەتی لە میدیاکان هەندێک پرسیاری ناجۆر دەوروژێنرێن و لە لایەکی تریشەوە لایەنە پەیوەندیدارەکانی هەولێر ڕێگری لە هەندێک چالاکی بە کۆمەڵی عیبادەتی بە کۆمەڵ لە مزگەوتەکان دەکرێت. ئەم دوو فاقیە چییە کە لە بە تایبەتی لە هەولێر جێبەجێ دەکرێت؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە خۆت و هاوکارانت بێ. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتاندا لێرانەوە حەز دەکەم پەیام و سڵاوی خۆم بگەین بە سەرجەم ڕۆژوگرانی مانگی ڕەمەزان و بینەران و دۆستانی ئەو کەناڵە ڕەنجینە کەناڵی ئاسمانی پەیامە دەستان خۆش بێ. سپاس بۆ سەرجەم بینەرانیش. ڕوون و ئاشکرایە لە هەرێمی کوردستان عقلیەتی هەیمەنە و زاڵبوونی حیزب بەسەر دام و دەستگا و حکوومەت و حتا وەزارەتەکان و مدیریەتەکان وای لێ هاتۆ بەداخەوە هەر بڕیارێک بدرێ فەورەن دەبێ بگەڕێنەوە بۆ ڕای حیزبەکەیان و ڕای ئەنجومەنی سیاسەکەیان بزان ئایا ئەو بڕیارە بەدڵی بەرپرسی حیزبەکانە یان نا. بۆیە بەداخەوە ئەو عقلیەتە عقلێتێکی پێم وایە عقلێتێکی چەوتە عقلێتێکی خەلفیەتە گەڕانەوەیە بۆ چەند ساڵ بەر لە ئەوڕۆ کە ئەوڕۆ کە سوپاس بۆخوا خەڵک پێشکەوتەوە خەڵکی شارەزا بووە. ئەوە زمانی حیزبی گۆڕبەگۆڕی بەعز بوو ئەو سیاسەتەی هەبوو مامۆستایانی دەمکوت دەکرد لە مزگەوت شەهێی دەکردن یان تەرحیلی دەکردن و ئەوڕۆکەش بەداخەوە دوای ئەو هەموو پێشکەوتن و ئەو هەموو کرانەوەی سۆشیال میدیا و ئەو هەموو فڕۆپیشناڵێ لە هەواڵ و لە چالاکیەکان تازە بە تازە دەیانەوێت بانجێک لە مزگەوت مکەبیرەکەی بێن نەخوارەوە و مەلایەک لە مزگەوت دوور بخەنەوە و یاخود داعیەک بانخوازێک بێوێت دوو قسەی نسیحەتی چاک بە خەڵک بکە دەم کوتیکەن. بەڕاستی ئەوە هەوڵێکی نەزۆکە، هەوڵێکی لەرزۆکە، هەوڵێکە کە زۆر لە مێژە بەر لەوەی بێتە دنیا لەبار چووە. سوپاس بخوا خەڵکی ئێمە شارەزایە ئازایە چاو نەترسە. بەداخەوە ئەم شەو ڕابردوو کە بەڕێز دکتۆر عەبدولواحید کە داعیەکی گەورەی نەک کوردستانە سوپاس بۆخوا جیهانیە دیارە دوای نوێژی عیشا بڕیار بۆ لە یەک لە مزگەوتەکانی شاری هەولێر چەند قسەیەکی خێر بۆ خەڵک بکە، چەند ئامۆژگاریەکی چاکە، چەند ئامۆژگارێک بە لە تەواوبوونی قازانج و خێر بۆ خەڵک بەڕاستی. بەڵام بەداخەوە دیسانە کە لەلایەنی دەسەڵاتەوە کە ئایا وەزارەتی ئەوقاف بووە یان بەڕێوەبەراتی ئەوقاف بووە ئەو بڕیارە دەرچووە کە بەڕاستی پێمان سەیر بوو. یعنی ئەو هەموو فیستیڤال و ئەو هەموو ئاهەنگ و ئەو هەموو کۆڕ و سیمینارە دەکرێت. بەڵێ
ئەم ترس و ڕێگریەی دەسەڵات لە پەرچشە ئاینیەکان لە هەموو کاتێکدا و لە ڕەمەزان زیاتر تا چەند پەیوەندی بەو جم و جوڵ و بێداربوونەوە و جوڵانە و ڕابوونە ئیسلامی هەیە کە گەنجەکان و تاکەکانی کۆمەڵگەی کوردی وەکو پەروانەیەکی دەوری شەمع بە دەوری مزگەوتەکان و پەیامی پیرۆزی خوای گەورەدا دێن و دەچن. سپاس بۆ خوا ڕۆژ بە ڕۆژ مزگەوتەکانمان ئەلحەمدوللا کۆڕ و سیمینارە ئاینیەکانمان سپاس بۆ خوا کەسانی ئاینی و کەسانی شارەزە لە ئاینی پیرۆزی ئیسلام سپاس بۆ خوا ڕۆژ بە ڕۆژ دەوریان قەڵە باڵغترە بازاریان ئەلحەمدوللا خۆشترە سپاس بۆ خوا خەڵکێکی زۆر بەدەنگ زانایان و بانخوازانەوە دێ ئەلحەمدوللا ئەوەندەی خەڵک گوێڕایەڵی مامۆستایانی ئاینی و داعی و بانخوازانی ئەم گەلەیە سپاس بۆ خوا تا ڕادەیەکی زۆر زۆر بەرچاو ئەلحەمدوللا ئەوەش گەڕانەوەیە کە خەڵکی مە خەڵکێکی موسڵمانە دیندارە سپاس بۆ خوا ئەگەر خەڵکانێکی ئەگەر ڕاوچی خراپن لە ئاوی لێڵ ڕاویان کردووە بەڵام ناتوانن سەرکوتی مسلمانان بکەن سەرکوتی داعیان بکەن ڕوون و ئاشکرایە چەند ساڵ بەر لە ئەوڕۆ ئێمە بە زەبری چەک و هێزی ناوخۆ ئێمە لەسەر مینبەر هاتی نەخوارەوە دوای ئەوەی کە بەخۆ بە دزداشەیەکەوە و مەندیلێک بووین هیچمان پێ نەبووە ئەم ترسە زۆرێکەوە دەسەڵات هەیەتی لە کەسایەتی ئەوە بەڵاستی بەڵێ ئەو گەشەکردنەیە ئەو بەرەو پێشچوونەی داوە و سەحوەی ئیسلامی سوپاس بۆ خوا ئەگەر بێت و هەوڵێکە بێ بۆ کوژانەوەی ئەم چرایە گەشەکە چرای ئیسلامە خوای ڕەب العالەمین خۆشتری دەکا و چرایەکە گەشتر دەکا خوا دەفەرمێت جەل جەلالوه یوریدون لیطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون ئەگەر خەڵکانێک بیانوێت بە هەناسەی دەمیان چرای ڕۆشنی ئیسلام بکوژێنەوە خوای گەورە تەواوی دەکات. زۆر باشە ماوەسا ئەگەر سەنج دێن لە لایەکەوە ڕێگری لە عیبادەتێکی بە کۆمەڵ دەکرێت لە مزگەوتێکەوە بەڵام لە لایەکی ترەوە لە میدیاکان و لە بەتایبەتی میدیا سێبەرەکانی حزبەکانی دەسەڵات هەندێک پرسیار دەوروژێنرێ لە نمونەیەوەی کە کەسێک بە ناوی پیاوی ئاینیەوە دێنە سەر شاشە و سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان باز لەوە دەکات کە ڕۆژوو واجب نییە یا یەکێکی تر دێنن لەوەی کە حیجاب واجب نییە داپۆشینی قژ بۆ نمونە قژی ئافرەتان واجب نییە یا خۆت هەندێک پرسیاری تر کە من لێرە شەرم دەکەم ئەگەر دووبارەیان بکەمەوە ئایا بۆچی ڕێگری لەم جۆرە ناشرینکردنەی دین و لەم جۆرە ناپرسیارە نابەجێیانە ناکرێت بەڵام لەو لاوە ڕێگری لە عیبادەتی بۆ کۆمەڵ دەکرێت لە مزگەوتەکان. بەڵێ حەزم لێیە ئاماژە بە دوو شت بکەم جەنابێت لە سەرەتا منت ناسان وەکو ئەندامی لێژنەی ئەو خاف و کاروباری ئاینی ئەوە وەکو زانیاری ئەوە ڕاست بکرێتەوە ئەمن تا ئێستا لە ناو ئەو لێژنەیە قبول نەک لێژنەی کاروباری ئاینی تەنها من بەرپرسی لێژنەی کشت و کاڵ و ئاو دێریم بۆ زانیاری جەنابتان نەبادە هەواڵەکە خەڵک بیقۆزێتەوە و لە سەرمان بشتێتەوە ئەوە یەک و دەمەوێت دەستخۆشی لە یەکەتی زانایانی کوردستان بکەم بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەعید خوای گەورە پاداشی داتەوە کە بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانە هەڵوێستێکی مەردانەی نواندووە دەربارەی ئەم جۆرە کۆلکە مەلایانەی کەوا بە ناوی ئاین و ئیسلام و قورئان و پێغەمبەر عەلەیهی سەڵام دەدوێن و تەشیر بە حیجاب و ڕیش و سیواک و مزگەوت دەکەن ڕەدێکی باشی داوەتنەوە دەبێت ئێمە دەستخۆشیان لێ بکەین خوا موفەقیان بکات خوا پاداشیان داتەوە تاعەتیان قبوڵ بێ ئەوە بەڕاستی ئەوەش با بگوترێشتی زانایان لەسەری بەجا پاتۆ بەڵام بەداخەوە دیارە لە میانەی سەرکوتکردنی کەسانی ئاینی و مزگەوت و ئەهلی نوێژ و قورئان دیارە تەنها گۆڕانکاری بە خەڵکی مزگەوت و قورئان دەکرێت ئەوەی چاکسازیە ئەوەی بیەوێ بەرەو پێشچوونە بەڕاستی بۆ ڤیستیڤالی ڕەنگەکان لە شاری هەولێر کرا دوو لە ڕووی جەنابەتەوە بینەرانە هەرچی خوا پێی ناخۆش بۆ کردیان ئەدی بۆ خەڵکێک دەماری نەجوولا بڵێ کاکە ئەوە بێشەرعیە لە نەگەت دینم دەگونجێ نە لەگەت نەریت و ڕەوشتی با و باپیرانم دەگونجێ بۆ ئەگە پیاوێکی مبارەک وەکو عەبدولواحید بێ لێرە دوو قسە بکە بۆ خەڵکی خەڵک گرمژنە و حەساسیە دەیگرێ ئەوە نیشانەی ئەوەیە کەوا دوا ڕۆژ بۆ ئیسلامە و لەسەر دەستی ئەو مسلمانانە و ئەو کەڵە پیاوانەیە سوپاس بۆ خوا و ئێمەش بە هەمان شێوە کە سوپاس بۆ خوا دەوری زانای ئاینیمان هەبووە لە هەولێر بە هەموو جۆرێک سەرکوت کراوین بەڵام ئەلحەمدوللیلا چۆکمان نەداوە و دڵنیاش بن ئەو هەوڵە لەرزۆک و نەزۆکانە ئێمە گەرمتر دەکا ئێمە سوپاس بۆ خوا بارگامان هەیە شوێنمان هەیە شوێنی گشتی ترمان هەیە دەتوانین لێ بەکاریان بێنین بۆ خزمەتی ئیسلام و مسلمانان ئەو ترسە بەردەوامەی ئەوروپا و ڕۆژاوە بەرامبەر بە ئیسلام کە ناویان لێناوە ئیسلامۆفۆبیا هەمیشە بە چاوی ترسەوە لە گەڕانەوە و کاریگەری ئیسلامە ترسن تا چەند وە لە ڕۆژەڵاتیشا کۆمەڵی عەسکەریان کردوتە دەستنێژی خۆیان
هەر لە ڕەزاشای ئێران و قەزافی و حوسنی مبارەک و سەدام و کوردستانیش وەکو بەشێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چەند ئەمانە وەکوڵێ جێبەجێکەری بەرنامە و پلان و ترسی ئەوروپا بەرامبەر بە ئیسلام کە لە کوردستان وڵاتانی ئیسلامیە دژی جوڵانەوە و ڕابوونە ئیسلامیەکە کارەکەن. بەداخەوە لێرە و لەوێ خەڵکارێکن چ حیزبە تلایەنە تەوژم و تەیارە بەکرێگیرا و عڵقە لە گوێی خەڵکانێکی ساهیۆنی و خەڵکانێکی لیبرالی و خەڵکانێکی غەیرەدینن بەڕاستی ئەوە هەر هەیە ئەو هەوڵانەی خۆیان کە دەیدەن وەکو چالاکیەک وەکو مهمەیەک ئەنجامیان داوە کە ڕێگری لە مەلایەک بکەن لە داعیەک بکەن لە وتارێک بکەن وتارەکان دەستنیشان بکرێت لە وەزارەتی ئەوقافەوە ئەوانە بەڕاستی جێبەجێکردن و تەنفیزکردنی ئەو یاسا و هەوڵ و قەرارانەی کە لە دەرەوە بۆیان دێکە جێبەجێ بکەن هەر گروپ لایەنێک زۆرترین فەرمان و ئەوامیری دەرەوە و پاشا و گەدایەکەی خۆی جێبەجێ بکە ئیمتیازی باشتر دەبێت هەرچەند سەرکوتی موسڵمانان بکە هەرچەند ڕێ بۆ خراپە بکاتەوە لە کنمان گەورەتر دەبێت پلە و پۆست و ئیمتیازاتی زیاتر دەبێت بۆیە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئێمەش زۆر تێی نەگەیشتبین بەڵام غەیرەدینەکان باش تێگەیشتون کە دەفەرموێ بەدە الدین غەریبە وسەیعود غەریبە ئاینی پیرۆزی ئیسلام بە غەریبی سەری هەڵداوە مانای غەریبی ئەوەیە کە لەسەر دەستی خەڵکانێکی بێدەسەڵات هاتوتە سەر حکمەوە سوپاس بۆ خوا بەڵام کاتێک کە دەگەڕێتەوە بە غەریبی دەگەڕێتەوە چۆن بە غەریبی لەسەر دەستی دکتۆر و لەسەر دەستی پرۆفیسۆرەکان و خەڵکانی ئەکادمی و خەڵکانی شارەزا دەگەڕێتەوە سوپاس بۆ خوا وا لە ئەوروپا و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دیارە کە خەڵکانێک ڕۆژانە ئاشنای ئاین دەبن دێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەو فەراغی ڕوحیکەوە لە ناو دڵی خەڵکانێکی دوورە ئیسلام هەیە تەنها لە ئیسلام تینویتیان دەشتێ و پاراویان دەبێ و مطمئین و ئیتمنانیان دەبێ بۆیە وەڵڵاهی هەرچی یاسا و ڕێسا هەیە جگە لە ئیسلام هەر هەمووی پەشێمانیە هەر هەمووی دڵڕاوچێ و وەسوەسە و نامرتاحیە تەنها ئاینی پیرۆزی ئیسلام توانێت دڵنەوایی بدام و ئەو لایەنانەش دشی ئاینی ئیسلامن بۆیە لێرە و لەوێ هەوڵ دەدەن مامۆستایەک داعیەک لە مینبەر و مزگەوت و لە کۆڕێک دوور بخەنەوە زۆر باشە ماوەسا دیارە خۆدیژێکی لە قوربانیانی ئەو تەوژمەی کە هەیە لەسەر بەتایبەتی بڕیاری لایەنە پەیوەندیدارەکان لە دوورخستنەوەی مەلا و لە کەم ڕێگریکردن لە هەندێک چالاکی ئاینی ئەمڕۆ خۆت لە ناو پەرلەمانی کوردستانی کە ناوەندێکی یاسادانان و بڕیاردانانە خۆت پرۆژۆ یاسا کار و چالاکی و هەوڵەکانت چییە بۆی کە ینی ئەم جۆرە ڕێگریانە و ئەم جۆرە بەربڵاوی کە لە ڕوویەکەی ترەوە هەیە ڕێک بخرێتەوە لە ڕووی یاسا و بڕیارەوە یا پەرلەمان خۆی جەنابەت وەکویشێک لەوانی کە قوربانیانی هەوڵ بدەن خۆتان یاسا و بڕیار دەربکەن پێشەوەی کە ئەوقاف و خەڵکانێک لە ناو وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرەتی ئەوقافە بە تاگلایەنان بڕیارانە دەربکەن کە ڕەنگە زۆربەی زانایانی ئاینی ئەوانی بەتایبەتی لە شاری هەولێر و لە شاری سلێمانین و دیارن ئەو بڕیار و ڕاستپاردانیان بەدڵ نەبێت. بەڵێ سوپاس بۆ خوا دوای وەدەستهێنانی متمانەی خەڵک کە خوای گەورە ئاگادارە ئێمە داوای پەرلەمانمان نەکردو بەڵام خەڵک کە داوای لە ئێمە کرد بچین بۆ شوێنە خزمەتیان بکەین داوای خەڵک و مسلمانانمان ڕەت نەکردوتەوە لە هەموو دروشم و ڕێوڕسمێکی ئاینی مەحروم کرابووین تەنها ئەوەندە جنسی عراقیەکەمان هێنستاندرا بۆ خوا پێ ئاگادارە دوایە چوینە پەرلەمان و متمانەمان بەدەستهێنا سوپاسی بەڕێز دکتۆر هەورەمان گەچێنەی دەکەین کە ئەو سەرۆکی لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینیە بە یەکەوە قسەمان کردو دەربارەی پێداچوونەوە و هەموارکردنەوەی ئەو یاسا و بڕیارانەی کەوە بە ناوی تعدیلات و بە ناوی ڕێخستنی کاری مزگەوتەکان کراوە بۆ سەرکوردکردنی مزگەوت و مامۆستای مزگەوت و هەروەها نەهێشتنی قوتابخانە ئاینیەکان و هەروەها دەستبەرداربوونی متەوەلی مزگەوت و ئەو کارانە بەڕاستی تاوتێمان کردووە و زۆر گرینگە ئەو یاسانە هەموار بکرێنەوە پێداداچوونەوەیان بۆ بکرێ و ئێمەش ئەلحەمدوللیلا لە هەوڵ و ماندووبوونی لە هەوڵ و تێکۆشتانی خۆمان کۆڵ نادەین و ماندووش نابین بەڵام بەداخەوە ئەوەی کە دێڵێم ئەوەیە ئەوەی کە ئێمە دەرین لە پەرلەمان و ئێمە دەیکەین شتێکی ترە لە دەرەوەی پەرلەمان دەگوزەرێ یعنی بەداخەوە وەکو باسمان کرد سەیتەرە و هەیمەنەی حیزب و و هەروەها تاکڕەوی لە حکمڕانیدا وای کردووە کە گوێ لە پەرلەمانیش نەگیرێ گوێ لە ئەندام پەرلەمان نەگیرێکەوە گەورەترین دامەزراوە و یاسادانان و تەشریعاتی کوردستان پەرلەمانە بەڵام بەداخەوە بۆی هەیە ئەندام ڕێکخراوێک یان ئەندام لقێک یان ئەندام حیزبێک مەکتەب سیاسی هەر حیزبێک بۆی هەیە هەڵەشە لە پەرلەمانتارێک بکە و چاوسورکردنەوەی لەگەڵ بکە کە بەداخەوە ئەوە عین و ئەسڵی ناپابندبوونە بەو دیموکراسیەکە بۆ خۆیان بانگەشەی بۆ دەکەن ئەو بانگەشەی خۆیان هەڵیان گرتووە لەگەڵی ڕاستیان نەکردو بۆیە زۆر گرینگە پێداداچوونەوە بکرێ
بۆ هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسا و پێشنیازی پرۆژە یاسایانە بکرێتەوە و هەروەها بۆ ئازادکردنی مامۆستایانی ئاینی لە زیندان و هەروەها بۆ کردنەوەی کۆت و زنجیری دەستی مامۆستایانی ئاینی و هەروەها دەستی ستەمکاران بگرین کە ڕیشی مامۆستایان نەسووتێنێ و هەروەها شەهیدیان نەکا خوێنیان نەڕێژێ بەڵێ ئێمە لە پێشەوە دەبین و لە خزمەت دەبین ئەگەر بێت و بە خوێنی خۆشمان بێ ئێمە ئامادەین ئەو ریاسانە تعدیل بکرێتەوە پێداداچوونەوەی بۆ کرێ بەڕاستی باشترین ڕێگا چارە تعدیلکردنەوە و هەموارکردنەوەی ئەو یاسانەیە کە لە دژی مزگەوت و مینبەر و مەدرسەی ئاینی و هەروەها دیراساتی شەرعی لە کۆلێژ و پەیمانگا و دوا ناوەندەکان و مدارسە حکومی و ئاهلیەکانی کوردستان کراوە هەوڵێکی زۆر تند هەیە بۆ لە باربردنی بەشی ئاین و بەشی پەروەردە بەداخەوە بۆیە ئێمە بە هەماهەنگی چەندین برا و خوشتی پەرلەمانتاری تر ئەو هەوڵە هەیە لە هەرێمی کوردستان ئاین و مزگەوتەکان و زانای ئاینی واتە ڕۆڵی هەبووە لە توندوتیژی و گەندەڵی و وەکۆڵێ نەمانی پێکەوە ژیانی نێوان تاکەکان و یان بۆ نمونە هێنانی وڵاتانی دەرەکی و داگیرکردنی کوردستان و دەسەڵاتداران و لایەنە پەیوەندیدارەکان بە ترس و بیمەوە لە ئاین ئەڕوان و دەیانەوێ بەرکەناری بکەن و ڕۆڵی ڕاستەقینەی خۆی نەگێڕێ. بەڵێ بەداخەوە ئەو تۆمەتە هەمیشە ڕاکێشرا بۆ مزگەوت و مامۆستای مزگەوت و خەڵکی مزگەوت بەڵام ئەوە دوو لە ڕووی جەناب و بینەران ئەوە چاواشەکاری حەقیقەت و ڕاستیەکانە ئەگەر نا چ مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر وەستاوە و توتی خەڵکی نەبڕۆن بۆ نمونە جگەرە بکێشن بۆ نمونە بڕۆن کاکە شەراب بخۆنەوە بۆ نمونە کاکە پێچوانەی پێچوانەی یاسای هاتچۆ بکەن هیچ مامۆستایەکی ئاینی نەیتوانیوە نەک خۆی هیچ کەسێکی لێ قبول نەکردو قسەیەکی نامەنتیقی و نامەعقول ناشەرعی کردبێ چ جای ئەوەی کە مزگەوت بتە جێی توندوتیژی مزگەوت جێی برایەتیە جێی ڕێزلێگنانە مزگەوت فێرمان دەکات کەوا ئێمە فێری پیاوێکی ڕشسپی نەکەوین ئەزیەتیان نەدەین دەستی کەسێکی نابینا بگرین ڕازگۆ بین دەستپاک بین لە حکومڕانی و دەوڵەتداری کەسێکی ئەمین و کەسێکی خاوەن ڕابردوویەک و داهاتوێکی ڕوون بین بۆەوەی کەوا مزگەوتە کۆسپ و تەگای لە پێش خەڵکی بێدین و خەڵکی لاڕێ بۆەوەی کەوا خەڵک لە ئاوی لێڵ ڕاو نەکا و خەڵک لە بازاری ڕەش سەوداسەرنی نەکا مزگەوت و کەسانی مزگەوت و خوا دەفەرمێ جەل جەلالو فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين خوای گەورە دەفەرمێ پیاوانێک و خەڵکانێک لە مزگەوت داهەن حەزیان لە پاکی و لە چاکیە لە پاکسازی و چاکسازیە. زۆر باش مامۆستا دوایین پرسیارمایە بەم ڕێگریانە ئیدی کار و چالاکی و عیبادەتە بە کۆمەڵەکان تەواو ڕێگریان لێ دەکرێت و کۆتاییان پێدەوە ئەنجام نادرێت یاخود ئەو پەیامایی نییە ئیتر ئەگەر بە ڕێگری ئەوان نەبێت بۆ منە ناگەێنرێت. بەدڵنیاییەوە هەرچەند بەرامبەر هێز و هێرشی تند و تیژ بکە بەڕاستی مقابلەکەی زیاتر دەبێت ئێمە ئامادەین بە چوارچێوەی یاسا و چوارچێوەی شەرع بەڕاستی ڕوبەڕویان بینەوە بە قسەکردن بە دیالۆگ بە گفتوگۆ بە هەموو شێوازێک نە ئێمەی پەرلەمانتار و وەکو حکوومەت قبول دەکەین کەسێک لە مدیریەتێک هەڵبستێ بەوەی کە کارێکی پشێوی بنێتەوە ونا خەڵکی مسلمان و ئەهلی مزگەوتیش قبول دەکا ئەگەر بێت و کەسێکی داعی و بانخواز لە مزگەوتی قەدەغە بکرێ واللهی سەدان و هەزارانی تر دێتە سەرخەت بۆی بەیانی و شەو سەیری بەرنامەکەی ئەو بەڕێزە بکە بۆ قەدەغە کراوە دوای ئەوەی کە من مزگەوتم لێ قەدەغە کراو و هەروەها نوێژی بە کۆمەڵم هەر لێ قەدەغە کرا لە مزگەوتەکانی شاری هەولێر ئەنجا سوپاس بۆخوا خەڵکی کوردستان زۆربەی زۆری منیان بۆ پەرلەمان نات ئێستا سوپاس بۆخوا کە کارەکەم قورستر بووە لەلایەن ئەمانەت و وەزیفەوە بەڵام سوپاس بخوا من دادگای ئەو خەڵکێ دەکەم کەوا گەندڵ دەکا و ناعەدالەتی دەکا بەرناگیرێ لەو زوڵم و ستەمەی کە دەکرێ ناتوانن هەوڵێکی نەزۆکە هەوڵێکی لەرزۆکە هەوڵێکی ترسنۆکانەیە بەوەی کەوا ئاینی پیرۆزی ئیسلام سەرکوت بکەن کپی بکەن بەڵام ڕۆژ بە ڕۆژ بڵێسە و بروسکەی ئەو ئاینە ئەلحەمدولیلا گەشتر و ڕووناکرد دەبێت سوپاس بۆخوا بە کوێرایی چاوی دوژمنان و هەروەها ڕق لە دڵانی ئەم ئاینە و سەردەم مسلمانەکان. زۆر باشە بۆ گەرچی پێشتر وتم دوایین پرسیارماوەسا بەزای ئەو جۆرە پرسیارانەی کە ئێستا دەوروژێنرێت لە میدیاکانەوە کاماژەم پێکرد پێشتر هیچ کاریگەریان دەبێت لەسەر خەڵکی مسلمان و دینداری کورد بە تایبەتی چووکە ئاینی پیرۆزی ئیسلام و کورد دوانی گرێدراون بەیەکەوە کە هەرگیز بۆ جۆرە پرسیارە لە یەک جیا ناکرێنەوە دیارە خەڵکی ئێمەش ئاشنایی هەیە با ئەوەندە بۆ دینی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئایا
حیجابێک واجب بێ یانا یاخود ڕۆژوو واجب بێ یان نوێژی جومعە کاریگەری ئەم زۆرە لێدوان و هەڵسوکەوتانە بەڵێ دەیبێ بەڵام بە ئیجابی ئەلحەمدولله سوپاس بۆ خوا دوای ئەوەی کەوا خەڵکێکی دڵ نەخۆش بڕیارێکیان داوە یاخود هەڵوێستێکی خۆیان خستۆتە ڕووەوە سوپاس بۆخوا خەڵکانێکی لەوانەیە ناملتەزیم بڕیارە ئیلتیزاماتیاندا بێ ئەلحەمدولله ئەگە بڵێ لەسک و حیجاب بۆ ئافرەتان واجب نییە سوپاس بۆخوا چەندین خوشک پەیوەندیان بەمنەوە کردو لە میانەی بەرنامەکەم وتیانە مامۆستا لەبەر ئەوەی کەوا سوکاتی بە ئاەتێکی قورئان کراوە کە خوا دەفەرمێ یودنین عەلەیهن من جەلابیبیهن ئەوانەش بە ناوی کەسایەتی ئاینیەوە دەڵێن حیجاب واجب نییە وعد بێ مامۆستا دەڵێ من پۆشتە و پەرداخ بم و هەروەها حیجاب و چەفیە و هەتا پێچەشیان بڕیارداوە بیکەن سوپاس بۆخوا ئەوە ئیجابیە سوپاس بۆخوا کاریگەر نابێ خەڵک سارکاتەوە خەڵک چەفیە و لەچک فڕێ بدا خەڵک حیجاب فرێدا بەرەو پانتۆڕ و سترێش بڕوا خوا نەخواستا ئێمە ئەلحەمدولله خەڵکی ئێمە هوشیارە خەڵکی ئێمە کراوەیەش سارەزا لەڕێ ئەم کەناڵە بەڕێزی جەنابتەوە وارووا کەناڵی ئاسمانی بانگەواز و باقی کەناڵە ئاینیەکان سوپاس بۆخوا سەرمان بەرزە لە مەحکەمەی ئیلاهی وڵامی خەڵک بدەینەوەکەوە ئێمە تەبلیغ و ئیرشادی هەموو بینەران و برایان و خوشکانی خۆمان کردووە کە ئەوانە خەڵکانێکی بەکرێ گیراون دەیانەوێ ئاینی پیرۆزی ئیسلام لەکەدار بکەن بەڵام سوپاس بۆخوا ڕۆژ بە ڕۆژ لە گەشەدا سپاس بۆ بەڕێزمان ساسمانکانی کوردەوی پەرلەمانتەر لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ دەرفەتێکە بێ من بەخشی ڕێزیار هەر هەفتەی پێشوو مانگی پێشوو بوو کە چەند سەد ئافرەت بوو لە سلێمانی لە 450 ئافرەت حیجاب پۆش بوون بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە لەسەر خواستی زۆربوونی کتێبە ئاینیەکان و بە تایبەتی کتێبی پیرۆزی قورئان کە کەلامی خوایە لە کتێبخانەکانی هەرێمی کوردستان سوایب محەممەد لە سێساق ڤیتێکی بۆ ئامادەکردوین لەسەر خواستی زیاتری کتێبی ئاینی و بە تایبەتی قورئانی پیرۆز پێکەوە بینەری دەبین. بێرون لوقمان عارف خاوەنی کتێبخانەی بێخود ماوەی نزیکەی 9 ساڵەیە کاری کتێبخانەیەکەم کارێکە هەرچەندە لە ڕووی داهاتەوە لەوانەیە ئەو داهاتی نەبێت لە هەرێمی کوردستانە بەڵام لە ڕووی چێژەوە دقەتی داهاتەکەی هەیە بۆیە هەمیشە هەم بەردەوام و هەمیش حەزی لە یەکەم لێرە من ئێستا لە مانگی ڕەمەزانە خواست زیاتر لەسەر کتێبە ئاینیەکان لەگەڵ قورئانی پیرۆزە زۆر زیاتر بۆ خەڵک بە ڕێژەیەکی زۆر جیاواز لەم مانگە پیرۆزەیە ئەم خوازە سەر ئەم کتێب و بەرهەمانە هەیە ئەم مانگی ڕەمەزانە بە بەراوە بە دوو مانگی ڕەمەزانی پێشووتر جیاوازە بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی تا ڕادەیەک نەماوە کەم بۆتەوە تەڵەب زیاتر لەسەر هەم کتێبە ئاینەکان هەم قورئانی پیرۆز زیاترە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە مانگەکانی تر جیاوازترە بۆ قورئانی پیرۆز لەبەر ئەوەی زۆرترین کەس قورئانی پیرۆز دەخوێنێتەوە لە مانگی ڕەمەزاندا ئێمە لە دوکانەکەمان لە 3 سادقە بەڵام جگە لە 3 سادق لە شارەکانی تریشەوە داواکاری هەیە وەک هەریر شەقڵاوە سلێمانی زاخۆ چەندین شاری تریش کە داوایەکەن ئێمەش بۆیان نەلێن لەبەر ئەوەی گەیاندنمان هەیە بەڵێ ئازیزان خۆشەویستانم هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە شاری ڕانی خۆشەویستەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەر داهێنانی دوو گەنجی بەهرەمەندی شارەکە لەسەر یەکێکیان لە ڕێی بەرنامەی سۆفتوێرەوە لە ڕێی کۆمپیوتەرەوە بۆ شەفافیەتی نەوت ئەو قوربەسەری و نەکبەتی کە لەبارەی نەوتەوە ئەم وڵاتەی تێکەوتووە کە نەک لیترێکیام دەبەیە نەوت بگرە ئەگەر دەبی لە نەوت ئاودیویست وڵاتانی تر بکرێت کەس پێی نازانێت تەنها بەرپرس و کوڕەمەسوولەکان نەبێ بەڵام ئەم گەنجە خۆشەویستە ئەگەر جەلال سەرنووگمی نەکەن یان بەونە چوزانم بە جۆرە لە جۆرەکان بەرەو تواناکەی نەکوژن داهێنانێکی زۆر جوانی کردووە کە بەڕاستی لە ئاستێکی زۆر بەزدای پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوە لاتەن.
دوو خوێندکاری پەیمانگەیەک لە ڕانیا دوو داهێنانی زانستی و ناوازە و دەگمەن ئەنجام دەدەن. حوسێن بابان خوێندکاری قۆناغی 5 پەیمانگەی کۆمپیوتەرە پرۆژەی شەفافەتی نەوتی ڕاگەیان کە پرۆژەکە بە جۆرێکە 1 لیتر نەوت دیار نەمێنێت ڕای گشتی لێ ئاگدار دەکرێتەوە و لا ڕێگەی زەنگی موبایلەوە ڕۆژانش فرۆشتنی نەوت بە لیتر و بەرمی بڵاو دەکاتەوە و هەر کاتێک شلی نەوت دەست بە ڕۆشتن دەکات داخڵی ناو سێنسەری پێوانەی دەبێت کە کۆی داهاتی ڕۆشتی نەوت دەپێوێت. حوسێن دەڵێت ئاماجی دروستکردنی ئەم پرۆژەیە ئەوەیە ڕۆژانە باس و خواست و ڕخنەی زۆر و بەڕووی حکوومەت دەبێتەوە و هاوڵاتیانیش نیگەران لە ئاسار نادیاری و ناشەفافی نەوت بۆیە دەیەوێت بەو پرۆژەیە شەفافەتی نەوت بۆ هاوڵاتیان و لایەنی پەیوەندیداریش بخاتە ڕوو. چۆنیەتی بەڕێکردنی نەوتی کوردستان دەکات بۆ نمونە بۆ بەندەری جیهانی کاتێک کە سەیری دەکەیت لە شاشەکەیەکدا دیارەکە کۆ داهاتی نرخی کوردستان دقە بە دقە و لتر بە لتر دەتوانین کۆی داهاتی ڕۆژانە و مانگانە و ساڵانەمان بۆ کۆکاتەوە و نیشتیمانیان بیبینن کە نەوتی کوردستان ئەوڕۆسان ڕۆیوە. ئامانجمان لەو پرۆژەیە چییە؟ بۆ نمونە هەر حاڵەتێکی نەخوازدا و ڕوویدا هاتوو بیر ڕاوەستا یاخود بێت و گریمان بۆڕی تەقی یاخود بۆڕی کوونکرا حاڵەتێک ڕوو دەدا ئەو حاڵەتە چییە؟ بۆ نمونە ئەوە بیرەکە وێسنەندرا و یاخود بڵێن بۆڕی کوونکرا دەنجی ئاگادارکردنەوەمان هەیە کە بە زەنگێکی بەرز لی دەدات بە گڵۆپێکی ڕەونەقدار و هەروەها دەڕێگەی سیستەمی مۆبایلی و بەستومانەتەوە هەر حاڵەتێک کە ڕوویدا ڕاستەخۆ بەو ئەپەی کە مۆبایلی بۆمان دێت ئادمینی سەرەکی ئەم پرۆژەی هەڵدەستێت بە وربینی لە کارەکانی کە حاڵەتێکی نەخوازرا و ڕوویداوە. جگە لەو خوێندکارێکی تری هەمان پەیمانگە داهێنانێکی تری کردووە ئەویش دروستکردنی دەڕاستەیەکە کە لەگەڵ ئەوەی ئیش دەکات کارە باش بەرهەم دەهێنێت و دەتوانرێت بەبێ شۆفێر ئیش بکات لە ڕێگای کۆنتترۆل و بلوتوسی مۆبایلەوە ئەمەش کاراسانی زۆر دەکات بۆ جوتیاران لە کاتی دروێنەی بەربوومەکانیان. دروستکردنی دەڕاستەی زیرەکە ئامانجمان دوو ئامانجمان هەیە لەو دەڕاستەیەدا کە وەرگرتنەوەی وزەیەکە لە جوڵەی نوکەکەی وەری دەگرینەوە وزە وەردەگرینەوە و ڕووناکیمان پێدەبەخشێ و هەروەها لە ڕێی بلوتوزی مۆبایلەوە دەتوانین ئامێرەکە کۆنتترۆلکەین بۆ دوورینەوەی گەنم بەکاردێت. ئانی خەریتە بۆ ئامێرە مەزنەکان لە شوێنی حەوانەوە جوتیارەکە دانیشێت و ئیش بە ئامێرەکە بکە بەبێ ئەوەی شۆفێری لەسەر بێت. ئێمە دەتوانین لە هەموو مۆبایلە زیرەکەکان ئەو ئەپلیکیشنەدا بەزێنین یاخود لە ڕێی بلوتوزەوە بۆ مۆبایلە زیرەکەەکانی دیکەی بنێرین و بە ئاسایی ئیش بە ئامێرەکەمان بکەین. لە ماوەی ڕابردوودا چەند جارێک قوتابیان و خوێندکاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پرۆژە و داهێنانی بێوێنیان ئەنجامداوە بەڵام بە بڕوای هاوڵاتیان حکوومەت وەک پێویست گرنگی پێنەداون ئەوە ژوای کردووە داهێنەران کەمتر مەیلی برەودانیان با داهێنانەکانیان هەبێت. ڕێنازە سەلان دەڤەری ڕاپەڕین تایبەت بە پەیامی ڕۆژ. بینەرانی عزیز دیارە زۆرێک لە گەنجانی ئەم بەدەنگیان خۆشە بەڵام دەرفەتیان بۆ نەڕوخساوە بۆی کە بەهرە و توانە و دەنگخۆشیەکانی خۆیان بەرجەستە بکەن و خەڵک گوێ لە دەنگیان بوو بێت. بە تایبەتی ئەو گەنجانی کە لە ناو هونەری ئیسلامیە توانن بەرجەستە بن دەنگیان و دەنگیان خۆش بێت و ئاوازێکی خۆشیان پێوەیە. عادەتەن ئەمانش زۆرجار لە مزگەوت کاتی کە قورآن دەخوێنەوە یاخود لە مەولود نامەکانە دەرەکەون بەڵام کەمتر هەم خەتای خۆیانەوە هەم بۆ نمونە لایەنە پەیوەندیدارەکان پێوەست بە وەزارەتی ڕۆشنبیریەوە کەمتر خەم لەوەی کە چۆن بەهرۆ توانێن جۆرە گەنجانە بەرجەستە بکەن. ئێمە لەم بەرگەی بەرنامەدا میواداری گەنجێکمان کردو کاک محەممەد سەلاح کە یەکێک لە خۆران خوێنە دەنگخۆشەکان و لە هەمان کات بە هەندێک لە سرود و هونەری ئیسلامی بەرنامەیان ڕۆمان بۆ دەڕازێنێتەوە. کاک محەممەد زۆر سپاس بۆ دەرفەتێکی بێمە بەخشی خێر بێت تاعات قبول بە ئیشەڵڵا بە زمانی بە ڕۆژوو ئەمڕۆ ئەگەر هەندێک سرود و قورآنمان بۆ بخوێنیتەوە خۆ ڕاستایی هەر دەنگت خۆشە. لە خزمەتان یەکێکیش بوو لە بەشدار بووە دەنگخۆشەکانی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانی ساڵی ڕابردوو منەوە کاتە نەشم بەناسی وەڵام موعجب بووم تۆزێ دوعاشتم بۆ دایک و باوکی کرد لە بەرنامەکەەوە بەخێر باشە. کاک محەممەد ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێوە بۆچی تەنها دەبێت لە پێشبڕکەیەک یاخود لە مەولودنامە یاخود لە تازیەیەکە دەنگخۆشی خۆتان دەربخەن؟ وەلە سەرەتا سوپاسی ئێواکەم بۆ بەرنامەکەتان سوپاسی ئەم دەرفەتە دیارە ئێمە بوارەکەی ئێمە هەر ئەو نەیە ینی هەر مەولوو نامەیان تازیەکە شتێکی وایە کە ئێمە توانین ئەو بەهرەی کە هەمانە تیا دەری بڕین
شتێکی ترین ینی شتێکی ترمان بۆ نەکراوە تەنها ئەوەی 4 ساڵ لە سەرێک فیستیڤاڵی ئەوێن ئەکرێ لەوەشە هەندێک لە برایان و هەن خۆمان بەهری خۆمان دەرخستووە هیچنا شتێکی وان بۆ نەکراوە کە ئێمە بتوانین خۆمانی تیا دەرخین. بەڵام سیر دەکەی بۆ هەندێک هونەرمەندی ئیسلامی جیهانی هەن بە هەندێک کلیپی تایبەت و سرودی تایبەت خۆیان دەردەخن کابرا لەو پەڕی دنیاە لە هەرێمی کوردستان ناسراوە تۆ لە ناوهێمەکەی خۆمانە بۆچی ناتوانانی 4 کلیپ تەبێت 2 کلیپی هونەری ئیسلامی جوانە تەبێت بۆی کە نەکتە ناخۆت بناسێنێ بۆی خزمەتێک بە هونەری ئیسلامیەکە بکرێت هەرەگەڕێتەوە بۆەوەی کە کەسێک نییە بە تەواوەتی پشتگیری و کاچکە پێویستی بەداهاتێکی زۆر هەیە ئەوانەی کە بۆ منە یەکی هونەرمەندێکی وەکو سامی یوسف کە بڕوا ناکەم کەس هەبێنەی ناسێ کە ئەو کلیپە زۆر گەوراناکە یان کۆنسێرتی زۆر گەوراکە کە چۆن لە شتێکی زۆر باشی لە پشتەکە ئەتوانێ بە تەواوەتی خۆی دەرخات و خزمەتێکی زۆر باشیش بکات. لە کامیان زیاتر ئەسپی خۆت تاوداوە لە ناو خوێنەوەی قورآنی پیرۆز یاخود سرود زیاتر لە خوێندنەوەی قورآنی پیرۆز پێشبڕکە و شتیش بەشداریت کرد؟ بەڵێ ئەم ساڵ سوپاس بەخوا لە 2 پێشبڕکێ بەشداریم کردووە هەردووکیان لە NRT 4 بەشداریم کردووە لە قۆناغی پێش فاینەڵم باشە لە نووری دڵان لە کەناڵی سپێدە بەشداریم کردو ئەویش هەر لە پێش فاینەڵە واتە ماوێتی کۆتایی پێ بەڵام هیواد وایە پلێچەنە بەدەستێنی ڕایتر پلەکان زۆر مشکلە نییە تازە ئێمە هەر بەشداریمان کردووە مەبەستمان خزمەتکردن بەخوای گەورەی ئینشاءڵڵا بەزیتر هەر کەسێک کە بەشداریەکە هەر هەوڵی پلە یەکەمەیە ئەگەر لە قورآنەکەەوە دەست پێ بکەن هەندێک قورآنمان بۆ بخوێنیتەوە بۆی کە بینەرانیش بزان سەوتی جەنابەت بەڕاستی دڵێکی خۆش پێوەیە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يغشي الليل النهار يطلبه حثيثا والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها وادعوه خوفا وطمعا ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها وادعوه خوفا وطمعا إن الله قريب من المحسنين
إن رحمة الله قريب من المحسنين صدق الله العظيم. أخواتك خوش إن شاء الله. والتقليدي كيبو تقليد نيامة هل چۆن لێ مەقاماتە فێرە بیت پاشان بەکارێنیتەوە یەکەم جار لە یەکەمەوە بێ جەماعەتێ تەقلید بزانیت وایە بەڵام دوایی ئەبێ هی خۆ دەبێ ینی خۆت بتوانیت تیلاوەیەک ڕێک بخەیت ئەمێن تایبەتە بەخۆت تقریبا لە تەقلیدەکانە زیاتر تەقلیدی شیەکەی لە ئەخر دوو جۆرمان هەیە تیلاوە تەرتیل کامیان تیلاوە لە تیلاوە هەروەکو وتم مەقاماتە ئەبێ فێری بی گوێ لە هەموو قورآن خوێنەکان ئەبێ بگری یەکە پاشان کە مەقاماتەکان فێر بوویت و ئەو حرەکانی کە لە قورآنەکە بەکارێنی کە فێر بووی پاشان خۆت ئەتوانی ئەدا بکەیت بەڵام قورسە ماوەیەکی ئەوێت چەندە خەریک بوویت و من 2 ساڵە خەریکم ئەتوانی ئەگەر بمانەوێت یەکێ لەو قورآن خوێنانە تیلاوە بە تایبەت بۆمان دوایی تەقلیدی بکەیتەوە بمان کامیان زیاتر زاڵی تایە من شاوی عەبدولباسط دەبێ هەز کامێکیان چکە زۆر گوێیان گوێ لەو دوانە ناگرم ناگرم هەر نەشم گرتووە وەڵی هەر حەزم لێ نەبووە ئومەتی ئیسلامی وەکۆڵێ چۆن لەسەر بوخاری مسلم وەکۆڵێن ئەڵێن متتەفەقون عەلەیه عەبدولباسط و مەنشاویش تر نوێنەری حتا پێم وا بەیەکێ لە مەزهەبە جیاوازەکان یاهلی سوناڵێ لە سونەیە بەس مەنشاوی و عەبدولباسط دەچنە بەهەشتەوە شتێکی باڵێن تۆ لە پێشنوێژی و تەراویح و نوێژەکانم بەسمێ پێشنوێژی چۆنی قورآن بەشداریت کردووە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڵام من سواز بەخوا 4 ساڵ ئەبێت هەر لە مناڵیەوە ینی پێشنوێژیەکەم لە مزگەوتی ئەو وەکو تەرتیلی ژەندێکمان بۆ بخوێم زانین بە پێشنوێژی تا دەنگت چۆنە جەناب داماژت بەوە کرد کە کەسێک نییە وەکۆڵێ لا لەم بەهرە و توانای گەنجانە بکاتەوە جەنابت و کاک ئەلەن سەردار و کاک محەممەد ئامانج یەکێکن لە ئەندامەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستانی ڕۆڵێکی گرنگیە بۆ لە خزمەتکردنی گەنجان و هونەر و ئەدەبی ئیسلامی و ساڵانە وەکۆ لە چالاکی جۆراوجۆر بۆچی تا ئێستا ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەیتوانیوە شتێک سیمینارێک کۆڕێ چالاکیێک بۆ ئێوەی گەنجانی بەهرەمەند و دەنگخۆشی نێ و ڕێکخراوەکەی خۆی ساز بکە لەوانەیە بە تایبەتی لەو ڕۆ نەیکردبێ ینی چۆنەڵی سیمینارێکی تایبەت بەو بواری ئەمەی نەکردوێ بەڵام ئەتوانم بڵێم من لە سەرەتای دەستپێکردنەوە بە قورآن خوێندن لێوە پەروەردە بووم لە قوتابیانەوە پەروەردە بووم زۆر کاریانی وایە خۆم بەهرەکەم هەبووە و سەوتم خۆش بوو لێم زانیوە بەڵام ئەتوان بڵێم ئەوان بەشێکی زۆر چۆنڵی دەستیان هەبوو لەوەی کە من بناسێنن هەر لەوەی کە بۆ هەر ئاهەنگێک سیمینارێک شتێک هەبوو بێ بە منیان وتووە کە وەرە قورآنمان وڵاتی قورآن خوێندنەوە جوان خوێنەوەی قورآنیان هەیە دەنگخۆشیوەمانە کە بەشێک بووبن لە هۆکار ینی لە قوتابیانیان لە قوتابیان لەم خولاتانە دەکردنەوە نەبووە نەخێر مەگەر هاوینان ئەویش شتێکی ڕەمزی بووە هەتە زیاتر تەشجیعکردنی جەنابەت بووە بابەتە زۆر باشەوە کاگرا زاماژێک کردێگەر لەڕووی تەرتیلەکەەوە هەندێک قورآنمان بۆ بخوێنیتەوە لەوەیکە لە پێشنوێژیەکانە چۆن قورآن دەخوێنیتەوە وایە تەنها لە تەراویح و ڕەمەزانە یاخود لە 5 فەرزەکەی تریژە لە مزگەوت پێشنوێژی نەنا لە 5 فەرزەکەی تر ئەوە ئیشی مامۆسایانی ئاینیە بەس لە تەراویحەکان تەراویحیان شەو نوێژەکان زۆر باش ئەگەر دەست پێ بکەیت حەزەکەم خۆتان یەکێک بڵێن کە تەقلیدی ئەو بکەم بەدڵی خۆت ئەگە دوای مەگەر دوانە نییە کامیان زیاتر خۆش دەوێت نا ئەمە بۆ تەرتیلە بڵێ با غامەدی بێ لە بەرەوەی جەلال حەزی لە غامەدیە زۆر دوایش بۆ تیلاوەکە من حەزم لە عەبدولمونعیم تۆخیە بە ڕەحمەت بێ ئەخوا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ناو باتوزە شوێکدا
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ باشترین کەسێک ئەو کەسێک کە قورئان فێرە بێ و خەڵکانی تریش فێرەکە. ئایا دەنگخۆشی علم و زانستێکە تۆ توانی من و جەلال یان دراوسەیەکت یا برایەکی بچووکی خۆت فێر بکەیت یا بەهرە و توانایەکە تایبەتی خوای گەورە بە هەندێک لە بۆ منە بەندەکانی خۆیدا و مەرج نییە هەموو کەسێ فێری ئەم دەنگخۆشیە بێ و تا ئێستا لەم بوارە هەوڵت داوە کە دەنگخۆشی جوان خوێندنەوەی قورئان بەتابەت لە دەنگخۆشیە کەسێکی تر فێر بکەیت؟ بەڵێ تاکید جارە دەنگخۆشی زۆری یعنی هەمووی بەهرە نییە وایە بەشێکی کەمی بەهرەیە بەڵام زۆر کەس هەیە زۆر کەس ناسم کە لە تەمەنێکی مناڵیەوە بەیەکەوە بووین هیچ سەوتی خۆش نەبوو بەڵام سێرەکە ئێستا لە مسابقاتا بەشداریە کات و پلێ باشیشی هەیە تەمرین زۆر ئیسفادەی هەیە ینی ئەگەر بتەوێ ئەگەر خۆت بتەوێ ینی خۆ هەر لە خۆتەوە ناتوانانی سەوتت خۆش بکەیت بەڵام ئەگەر بتەوێ بە تاکی سەوتەیە گۆڕە سەوتە خۆش بەرەو خۆشترە ڕواگەر سەوتە خۆش نەبێ بەڵام هەشا هەر خۆی بەهرەکەی تایە تەنها ئەوەیەوێک هەندێشتی سەرەتایی فێربیتر خۆیەکەوێتە سەر ڕێگاکە ئێستا کەست فێر کردووە یام هەوڵت لەگەڵ کەسێکا داوە کە هەستت کردوێت دەنگخۆشیێکی تایە و وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئیبن مەسعود فەرمێتەوە بەشێ لە دەنگخۆشی ئالی داودت پێدراوە تۆ ئەمە هەوڵ داوە کە کەسێک بەهرە و توانایەکی دەنگخۆشی تیا بێ و هەوڵ بدەیت زیاتر ڕەنگی پێ بدەیتەوە. چەند کەس هەبووە کە من یەکەم جار ساڵی 2007 چوومە دەورەی مەقامات لای جنابی مامۆستا شێخ حوسێن چەند کەس هەبووە کە من هاتوومەتەوە ینی هەندێشت فێر بووم زانیوەتی کە ئیسفادەیەکی هەیە ئەویش بە وەنەی منەوە هاتووە دەستیم گرتووە بردوومە بۆ فڵان شوێن و ئەویش فێر بوو و دوایش هەر یارمەتی ماوە لە فێربوونە. کاتێک محەممەد زۆر لەو گەنجانی کە بەڕاستی بەهرە و توانایەکی باشیان هەیە لە خوێندنەوەی قورئان و بەتایبەتی ڕێی هونەری ئیسلامی کەشە بەڵام بۆی کە بەرجەستە نەبن ڕەنگە ناوەندێک نەبێت شوێنێک نەبێت کە بتوانێت ئەم دەنگخۆشانە بەرجەستە بکات. ینی زۆرترن لەوەی کە تۆ بیری لێکەیتەوە بەڵام چۆن لە هەر قسەی جەنابتە کە کەسێک نییە ینی دەستیان بگرێ هەرچەندەکە دکتۆر کۆچەر لە لای خۆیەوە شێخ حوسێن لە لای خۆیەوە دەوراتیان کردوتەوە خەڵکی زۆریان فێر کردووە ئێستا شار بەردەوامن. زۆر باشە بە لە مەجای قورئانی پیرۆزە بچینە دەرەوە بۆ ناو ئەدەبیات و وەکۆڵی عیرفانی ئیسلامی چیت بۆ حاضرکردین پێشکەشی بینەران و ئێمەشیکی بە دەنگە خۆشەکەی خۆت؟ شعرێکم حاضر کردو بەڵام ڕاستی نازانم شعرەکەی کێ بەڵام لە جەنابی کاک شەهرامەوە گوێم لێ بووە زۆر پێم عەجیب بووم و هەر ئەوە شەیڵێمەوە. بەڵێ فەرموو. بەراورەندەی چەرخ ئاسمان بەرین یا ڕەبەی تەرتیب دەهەندەی سەحرا و سەرزەمین ایجاد کننده یا ربی بفرو بارانی روزی دهنده روزی خوارانی که چون تو کریمه کرم دار نیانه کس چون تو رحیم هم غفار نیانه ستار العيون بمثل ما نندين پادشاهی شاهان دانای خداوندی هرچه وم کردن جناب فرمانی هرچه وم کردن جناب فرمانی نادانی بینه
توي المزاني آي صبحي محشار سرف كندم شرمندي حزور يا ربي خدا وبندم شرمندي حزور خدا وبندم دەست خۆش بێ یاخوا هەر ئەو کۆپلەی کۆتایی مەولەوی شاعرە بە ڕەحمەت بێ ئای ڕۆکەی مەحشەر سەرەنگەفتەوێم شەرمەندەی حزور خوا بەندەوێم تر نازانم بۆ ئەوی تریشە و منیش یارمەتیاکەم دای زۆر باش کاک محەممەد ئەم سرودانی کە دێڵێن لەناو گروپ و شتا هیچ بەشداری دەکەی یانە یاخۆ تەنها هەر بە تەنها دەیانڵێ وەلایڕۆک و ساڵی پار ژەژنی قوربان هاتی نێرە لەگەڵ کاگەلەند و کاک محەممەد گروپی بێ خودمان هەیە سوپاس بۆخوا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتنی ژەڕوا ئەماوە پێشەوە بۆ لەگەڵیانە بوو لەبەر امتحانات بوو ئەرەوەڵا بەڵێ زۆر باشە گەر بینستەرەوە کاک محەممەد ئەوانی کە بۆ نوێ کلیپیان هەیە لە هونەرمەندەکانی تر هەرچەندە بەشێکی ڕەنگە پرسیاری دووبارە بەلەوەی کە پێش و کاک ڕاست کردی ئەگەر یەکێک هەبێت دەستان بکرێت گەنجی کورد ئێوەمانان دەتوان بگەنەوە بۆ هونەرمەندە ئیسلامیانەی کە ناویان دەرکردو لە جیهانە جیاواز دەوەی کە بۆ نوێ کلیپێکتان بۆ دەربکە لە ڕووی دەنگخۆشیەوە هێشتا ماوتانە بۆ کۆت ئاماژت پێکرد گەر یەکێکە بێت تەمرینی زیاتر بکە دەنگی بەرەو خۆشتر زیاتر دەبێت خۆتان هێشتا لە خۆتان ڕازین یان ماوتانە گەر هەبێ ڕایانتان لەگەڵا بکەن تەمرینتان لەگەڵا بکەن بۆی کە ئێوە ژاوشەوەی ئەو هونەرمەندە جیهانی ئیسلامی ناودارانە ناوبانگ دەربکەن و خزمەتێک بە هونەری ئیسلامی بکەن گیان بەتاکید هەتا تەمرین بکە هێشتا کەمە لەو بوارە هەتا تەمرین بکەیت و چۆن لێ هەوڵ بێ هێشتا کەمە بەڵام بەتاکید هەر یەکێک لە ئێمە کە دەستمان ناوەتان ئیشە پیرۆزە یعنی شتێکی هەر لێزانین شتێکمان لێڵ قرچانوە تۆڵی بۆیە دەستمان کردو بەم بوارێکی ئێستا خەریکی و بەتاکید ئەگەر یەکێک هەبێ بە تەواوەتی یارمەتیمان بە قورس نییە ینی شتێکی ئەستەم نییە کە بگەینەوە بەوان تا چۆنە باوەڕت بەوە هەیە کە دەبێت دەنگخۆشیێتەنە لە خزمەتی هونەری ئیسلامی یاخود قورآنە بەکاری بێنی لە پشتی کامێرامانە خۆ گۆرانی پێناڵی لە سایاسە باوەڕم بەوەیە کابێت بە تەواوەتی لە خزمەتی ئیسلام بەکاری بێنیتر هەم لەلایەن قورئانەوە هەم لەلایەن سرودەوە سربەخۆ وەک خۆت بەبێت تەقلید لە ئاواز و دانانی شەرێ لەلایەن هونەرمەندێکی ئیسلامیەوە شعری هیچ شاعیرێکت بە ئاوازی خۆتەوە تا ئێستا داناوە کە گوتبێتەوە ئێستامە هەم ئاوازەکەی شەرای مەنسووری بە هەموو ڕاوەکەش لەوە وەکو جەنابەتی دەدەمی ئەوەوە کەوتی بەسەر شعرێکی مەولەویە بێ خۆت نالی سالم بێسارانی مەحوی گوتبێتە دەمە تا ئێستا لەوەچە نەگوترابێ یا مامۆستای مدەڕیس بە ڕەحمەت بێ شێخ محەممەدی خاڵکە کۆمەڵە شەری جوانانەیە بۆ گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ خۆت ئاوازێکی سەربەخۆی خۆتی بۆ دابنێ وەکو چۆن قورئانە کەوتە دەمە ئاوا مەقامێکە خۆم ینی جۆرە پێیگەشتوم شتی وا هەبووە بەتابەت لە دەنگخۆشیەکەتان بووە بەڵام چۆن لە شتێکی ڕسمی نەبووە کە بڵێم ئەوە من دانیشم لەبەرەوەی کە شعرێک بدۆزمەوە کە کەس نێوت بێ و ئاوازێکیشی بۆ دانم کە کەس چۆن لێ ئەو ئاوازش کەس نێوت بێ بینت لەگەڵ دیوان و شعری شاعران چۆنە کە کلاسیکیەکان ئەتوانین بڵێن یەک لە سەرچەی دیوانەکان هەمووی مناجات و پاڕانەوەی لە خودا و وەسفکردنی گەورەی پێغەمبەر و هاوڵانی صلی الله علیه هەر وەک لە سەرەتا شەوت من زیاتر لە بواری قورئانە زۆر چۆن لێ زیاتر خەریک بووم وەک لە سرودەوە هەمووی 5-6 مانگ نابێ خەریکی سرودم و هەتا چۆن لێ سرودێک شتێک نەبێ ناتوانی ینی هاندەرێک نەبێت کە بچە ناو دیوانە قوڵانەوە ناتوانانی بچتە ناوی لە قورئانی چت لەبەرە کاک محەممەد شتێکی کەم چەند 20 جزء 25 هەر 5-6 جزئێک ئینشاءڵڵا باشتری یەکەیت حکومی کار لە ناو خەریکی قورئان خوێندنەوە و دەنگخۆشیەکەتی بە دنیایە و ئینشاءڵڵا باشتری دەکەیت ئەو بەشەی کە قورئان ڕێز داوا دەکات عەبدولمونعیم تۆغی بە ڕەحمەت بێگەر نازانم ناویم بیستووە گوێشم لێگرتەوە بەڵام چۆن لێ مەقتەعێکی تایبەت نییە کە گوێم لێگرت بێت و حەزم لێ بوو بێ محەممەد ڕەفعەتمان بۆ بڵێ محەممەد ڕەفعەت محەممەد سەلاح و محەممەد ڕەفعەت وڵای ئەوانێ زۆر قورسن نازانم تۆ بۆ داوای ئەو شتە قورسانەکەی ڕاست حەزی لە میسریەکانە میسریەکان شەحاتمان هەیە مەحموود شەحاتمان بۆ خوێنە گوێت لێ بووە بەڵێ زۆر تۆزێ
هینیشی هەیە غرورێکی ئەم جەلان لە کاتی خوێندا ماشەڵڵا زۆر بەس دەنگی خۆشە بەڕاستی ماشەڵڵا قورآن خوێنێکی زۆر متەمەکینە من لە هەموو شتێکا بە میسترەکان سەرسان بەڕاستی لە نووسەریانە لە هونەرمەندیانە لە قورآن خوێنیانە هەر بەرسیسی سەرسان لەبیقینە نەوەڵا شکر بەزی بە لەخوا بەزیان گەلێکان فیرعەونی تایە هەموو موساکانیشی تایە لەم سەردەما فەرموون والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها. هو التقليدي محمد شحات خوا دەست خۆش بێ دەرفەتی کەمانەوەی هەی محەممەد بۆ کۆتایی بەرنامە دەمەوێت بە سرودێکی تریشمان پێشکەش بکەیت جاریتر چیت بۆ حاضر کردوین سرودێکم بۆ حاضر کردوون و ئێوەش لەگەڵ ما بێڵێنەوە پێشا شتێکمان پێ نازانێت چی بێڵێنەوە لە بەردان ئازام بێڵێنەوە وەڵی دەنگی خۆت لە بەرچاوەکەی بە قورئانمە دەنگمان نازانم هیچ بەرێ قەینا ئێوەش بێڵێنەوە خراپ جارە پێمان بڵێ هەتا پێکەنێ ئەو گوڵەی ئەویان بڵێمیان ویڵێمەوە بەس بەخوا دەنگی بەرز ناتوان نانا دێ باش دیدانی تر دەڵێن ئینشاڵڵا نانە هەرەوە بڵێ قەینا بڵێ با بەڵکو ئێمەش ئێخوا دەرگای ئەو دەنگ خۆشەمان بکەنا ئینشاڵڵا دانی ترڵین بۆی بەشلەگەڵ یازە هەر مێلێرەوە چکە بەخوا دوایی خەڵگەوەی خۆشتە جیا ناکات لەگەڵەوە ئێوە هەر شەو تاکو بەربایان بربەیان تاکو شاوان هەر شەو تاکو بەربایان بربەیان تاکو شاوان هاوار بکەین بەگیان لا إله إلا الله هاوار بکەین بەگیان لا إله إلا الله يا ربم شوسي نپاكو برياست دل سراسر پر لعشقي كبرياست يا ربم شوسي نپاكو برياست دل سراسر پر لعشقي كبرياست دیدە پڕ ئاسرینی شەوقی ماجەراست سەرزوبانم پڕ لە بارانی دوعاست سەرزوبانم پڕ لە بارانی دوعاست هەر شەو تاکو بەربایان بربەیان تاکو شاوان هەر شەو تاکو بەربایان بربەیان تاکو شاوان هاوار بکەین بەگیان لا إله إلا الله هاوار بکەین بەگیان لا إله إلا الله يا ربي محراب عشقي عاشقاني عاشقان يا ربي قبلي نويجي عارفاني عارفان أي پناهی هر شوی داما وكان داما وكان مرهمي زامي بريني بكساني بكسان أي پناهی هر شوی داما وكان داما وكان مرهمي زامي
برینی بێکەسانەی بێکەسان یاران بێومیدت پێ لەسەر ڕێگەی خەتاست دەست و باڵم دیل و زندانی جەفاست دەست و باڵم دیل و زندانی جەفاست محەممەد داوکارن ئاماژە بۆ دەکەن کە هەندێک کاتم لە بەردەستە هێشتا ماوە وێ دەمێت سوود دە و کاتەش وەرگرم لە دوای چەند قسەیەک پشوەیەکی کورت وەرگرە بەڵام دەمێت بەرهەمێکی ترمان پێشەشکەی جاری پێشوو بەرهەمێکی توت نازم بۆ ناو بەرنامەکە وتیانە بەس لە پرۆڤەی پشتی بەرنامەکە دەدوت ئەوەی کە باسی بڕینی پەندەستی ئەوەی حەزرەتی یوسفوانە شارێکی ئاوا بوو نازانم وایە ئەگەر ئەومان بۆ بڵێ بەس دەمێت پشوێک وەرگری جارگە پرسیانی تر هەیە بووی کە با من زانیاریەکەی بیخوێنەوە لە دوای زانیارەکە بە سرودەکەی تۆ کۆتایی بە بەرنامەکە دێن بینرانی عزیز دیارە زانیاریەکمان لەسەر سوودەکانی هەنجیر هەیە ڕاست پێشوێ بچمە لای زانیاریەکە زانیاری چی تێ لە دەرەوەی زانیارەکەی من لەسەر هەنجیر وەڵا هەنجیرێکێکە لە میوە زۆر خۆش و گرنگەکان و لە قورآانی پیرۆزیشدا جارێ ناوی هاتۆ و سبحان الله ساڵی وازم ساڵی 2008 بجارە من وازم ڕۆژنامەیەکی کۆنم دۆزیەوە لە نێو قوڕاوێکە تیمێکی یابانی گەشتونەتەوە قەناعەتەی کە خواردنی یەک هەنجیر و حەوت زەیتون لە ڕۆژێکە کۆلیسترۆلی لەشدا بەزێنێ نەخۆشیەکانی دڵ جوانی بە پێز کۆمەڵێ زۆر شتی عجازی زۆر گرنگ بوو بەڵام گرنگیەکەیەوە بوو کە قورئان جارێ باسی هەنجیرەکە حەوت جار باسی زەیتونەکە کە ئەو بەڕاست شتێکی گرنگ بوو هەتاڵە تیمە یابانیەکەش موسڵمانبوونی خۆیان ڕائگەیان کە ئەم دۆزینەوە زانستیە بینن زۆر باشە دەچینە لای زانیاریە بە سوودەکانی هەنجیر ڕۆژانە 3 دنگ هەنجیر لەم نەخۆشیانە بەدوورت دەخاتەوە میوەی هەنجیر تامێکی خۆش و چەندین سوودی تەندروستیشی هەیە خواردنی 3 دنگ هەنجیر لە ڕۆژێکدا هەستکردن بە ماندوویەتی ناهێڵێ و مێشک باش دەکات و کەم خوێنی نایەڵێت نەرمکەری گەدە و ڕیخۆڵەیە و بەیانیان دوودنک و ئێوارانیش دوودنک بخۆ تا کێشەی قەبزی نەمێنێت هەنجیر دەوڵەمەندە بە پێکهاتەی بێنزل هایدی سروشتی وەک فینۆڵ کە دژی وەرەمە و لە ناوبەری هۆکاری نەخۆشیەکانی کەڕ و ڤایرۆسی لەشە وەک پاکەرەوەیەکی گرنگە بۆ لەش و هاوکارە لە چارەسەری زیبکەی لاوێتی بۆ پێی ئاوی زۆری تێدایە هەنجیر بەسوودە بۆ چارەسەری مایەسیری بەتایبەت لا قۆناغە سەرەتاییەکاندا بۆیە بۆ ماوەی 3 مانگ ڕۆژانە 3 دنگ هەنجیر بخۆ هەنجیر دەوڵەمەندە بە کالیسیۆم و ئەوەش دەیکاتە جێگیری ئەو کەسانەی کە گرفتی ئەستیاریان هەیە بەرامبەر ماست بە تایبەت منداڵان کە دەکرێت ڕۆژانە 3 دنگی لێ بخۆن هەنجیر کالیسیۆم و پتاسیۆمی تێدایە کە بەتوانان بۆ ڕێگریکردن لە نەرمبوونی ئێسک و هۆکارە لە زیادکردنی چڕیەکەیدا لەگەڵ ئەو زانیاریانی کە هاوکارم ڕاست پێدای دەست خۆش بێ دیارە دەچینەوە لای میوانی عزیزمان کاک محەممەد بەڵام بەو سرودەی کە بۆی ئامادەکردوین کۆتایی بە بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان دێنین ڕاستیش ڕاپۆرت شتێکمان ماوەلەوەی کە تەقدیمیکەین بینەرانی عزیز سپاس بۆی کە لەم بەرنامەیەم ڕۆژدا لەگەڵمان بوون بۆ هیوایی کە بڕگە و بابەت و تەوەری تایبەتەکانی بەرنامەیەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت سپاستانەکەین کە تام ساتە لەگەڵمان بوو سپاس بۆ هاوکاران و لە پشتی کامێرە سپاس بۆ تۆ ڕێاز خواتان لەگەڵ عزیزانم خواتان لەگەڵ فەرموو کاک محەممەد لە میسرێ بیستبایان ئەو دەمەی وەسفی جەماڵی تۆ بە بێشک بۆ کڕینی یوسفی کەس نەی دەدا پارە لە میسرێ بیستبایان ئەو دەمەی وەسفی جەماڵی تۆ بە بێشک بۆ کڕینی یوسفی کەس نەی دەدا پارە ئەوەی مەنعی زولەیخایان دەکرد تۆیان بدیبایە لە باتی دەست بڕین
لباتی دەستبڕین جەرگ و دڵی خۆیان دەکرد پارە یا رسول الله یا رسول الله یا رسول الله يا حبيب الله يا نبي الله يا نبي الله